بەناوی خوای بەخشندە و میهرەبان دانیشتنەکەمان بەناوی گەلی کوردستانەوە دەست پێ یەکەین خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 16 ڕۆژی دانیشتن حەڤەی 6 2015 بەرنامەی کار بەپێی حکومەکانی بڕگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا کاتی دانیشتنی ژمارە 16 خولی بەهارە لە خولی هەڵبژاردننی چوارەمی پەرلەمان لە کاتژمێر 10 پێشنیوەڕۆ ڕۆژی چوارشەممە ڕێکەوتی حەڤەی 6 2015 بێت و بەرنامەی کاری دانیشتنەکە بەم شێوەیە بێت. یەکەم گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکان و کێشە و گرفتەکانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لەسەر داوای ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان و بەپێی مادەی 3 لە یاسای کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی ژمارە 4 ساڵی 2014 بەخێرهاتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی یەکەین بۆ پەرلەمانی کوردستان. نقطەی نظامی دەیەکا کەمال. بەڵێ کەمال یێلدا بەرە سەرۆکی پەرلەمانی ئێمە وەکو نوێنەرانی پێکهاتەی کلدانی کەمال بچینە سەر بەرنامەی کار جارێ بچینە سەر بەرنامەی کار بەتەواویکەم دکتۆر با خاڵی یەکەم خوێنینەوە ئێستا پوختەی دانیشتنی پێشوە خوێنینەوە بەڕێز سکرتێری پەرلەمان بفەرموو پوختەی دانیشتنی پێشووی پەرلەمان خوێنەرەوە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 15 لە بەرواری 16 6 2015 بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە، دووەم خوێندنەوەی پوختەی دانیشتنی پێشوو، هەروەها خوێندنەوەی ناوی ئەندامانی پەرلەمانی ئامادە نەبوو و ئامادە نەبووی کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان لەلایەن سکرتێری پەرلەمانەوە. سێم پەسەندکردنی دەنگدان لەسەر مادەکانی 10 11 12 13 و هۆکارەکانی دەرچوواندن لە یاسای ڕاکێشانی مایە لە ڕێگەی قەرزکردن لە هەرێمی کوردستان عێراق. چوار پەسەندکردنی گفتوگۆکردنی پرۆژە یاسای ڕاگررتنی کارکردن بە یاسای بەکرێدانی خانوبەرە ژمارە 9 ساڵی 2008 لە هەرێمی کوردستان. پێنج گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکان و کێشە و گرفتەکانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان عێراق و دواخرا بۆ دانیشتنی ئەمڕۆ. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. ئێستا داوا لە بەڕێزتانەکەین ناوی ئامادەنەبوانی دانیشتنی پێشووی پەرلەمان بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەندامانی پەرلەمان کە لە دانیشتنی ژمارە 15 ئاسایی لە بەرواری 16 6 2015 مۆڵەت پێدراو بوونیان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بەم شێوەی خوارەوە بوو. یەکەم ئیبراهیم ئەحمەد مۆڵەت، دووهەم ئەنەز محەممەد مۆڵەت، سێهەم ئاری محەممەد مۆڵەت، چوارەم ئێڤار ئیبراهیم مۆڵەت، پێنجەم بەشار مشیر مۆڵەت، شەشەم ڕۆزا مەحموود مۆڵەت، حوتەم ڕێواز فایق مۆڵەت، هەشتەم زولفا مەحموود مۆڵەت، نۆهەم سیهام عومەر مۆڵەت، دای سۆران عومەر مۆڵەت، یانزە شام و شەیخ و نەعمۆ مۆڵەت، دوانزە گەشەدارا مۆڵەت، سیانزە عەبدوڵڵا مەحموود مۆڵەت، چواردە عومەر ساڵح مۆڵەت، پانزە وەحیدە یاقوب مۆڵەت. زۆر سپاس بۆ بەڕێز سکرتێری پەرلەمان. بەڕێزانەوەکو باسمان کرد تەوەری یەکەمی دانیشتنی ئەمڕۆمان کە هەر ئەو تەوەرەشمان هەیە بریتیە لە گفتوگۆکردن لەسەر کار و چالاکیەکان و کێشە و گرفتەکانی ئەنجومەنی کۆمسیاران لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لەسەر داوای ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان. ئێوە زانن کە لە مانگی کانونی یەکەمی ساڵی 2014 ئەنجومەنی کۆمسیاران لە بەردەم پەرلەمانی کوردستان متمانیان وەرگرت و دواتر لە 23 دوانزەی 2014 لە بەردەم ئەنجومەنی دادوەری سوێندی یاساییان خوارد و لەو ڕۆژەوە دەست بەکار بوون. بەڕێزیان کۆمسیۆن لە ماوەی ڕابردوو لە 1 6 2015 راپۆرتێک لەسەر کار و چالاکیەکانی خۆیان ئاڕاستی پەرلەمان کردووە کە دابەش کراوە بەسەر ئێوەی ئەندامانی پەرلەمان. ئەمڕۆ لە سەرەتا لە پێشەکی سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی باسی کار و چالاکیەکانی ڕابردووی خۆیان و کێشە و گرفتەکانیانەکە و دواتر دەرگای گفتوگۆکەینەوە بۆ ئەندامانی پەرلەمان. ئێستا کەمال فەرموو کە قسێک تێ. بەڵێ بەرێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو نوێنەرانی پێکهاتی کلدانی سریانی ئاشووری و ئەرمەن نیگەرانی خۆمان دووپات دەکەینەوە لەسەر شێوازی هەڵبژاردننی ئەنجومەنی کۆمسیۆنی کۆمسیاران بە پەراوێش خستنی ئێرادەی ئێمە بۆیە ئێمە بایکۆتی ئەو دانیشتنە ئەکەین. سوپاس. باشە سپاس بۆ بەڕێزت. کاک باپیر نقطەی نظامی بەڵێ فەرموو. لەبەرەوەی ئەو کۆمیسیۆنە جەنابتان دەزانن چۆنیەتی دیاریکردنی
کاندیدەکان لە ڕێگەی حیزب بووە و لە پێنج قۆڵی بووە منی شوێ ڕای بران لە پێکاتەکانی تر بایکۆتی دەکەم سوپاس. باشە سوپاس. ئێستا داوا لە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستانەکەین کە بفەرمێت بۆ خوێندنەوەی راپۆرتەکەی. بەناوی خۆی گەورە و میهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان، زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو فرسەتە بۆ میوانداریکردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بۆ خستنە ڕووی کار و چالاکیەکان و ئەو گرفتانەی کە هاتوونەتە بەردەم کۆمیسیۆن. هەڵبەت کۆمیسیۆن بە پێی یاسا راپۆرتێکی ئامادەکرد، راپۆرتی یەکەم ڕەوانەی پەرلەمان کراوە بەردەستی بەڕێزی ئێوە. ئەگە دەرفەت بدەم کورتەیەک لەو راپۆرتە بخوێنمەوە و بیخەمە بەردەم بەڕێستان. طبعا کۆمیسیۆن لە دوای ئەوەی کە لەیەکی سێ ئەو پۆستانی کە لە ناو یاسایەکە هاتبوون یەکلاکرانەوە بە هەڵبژاردننی سەرۆکی کۆمیسیۆن و جێگری سەرۆکی کۆمیسیۆن و بڕیاردەر و هەروەها سەرۆکی کارژێری هەڵبژاردن دەستی کرد بە کۆمەڵک چەندین کۆڕ و چەندین کۆبوونەوە کە تێیدا بڕیاری تێدا دراوە. دووەم، پەیڕەوەکان. طبعا بە پێی یاسا تەکلیف لە کۆمیسیۆن کراوە کە پەیڕەوی ناوخۆ لە بۆ ئەنجومەنی کۆمسیاران و هەروەها پەیڕەوی ناوخۆ لە بۆ کارژێری هەڵبژاردن دابنێ. بۆیە بە ئامادەکردنی دوو ڕەشدووسی پەیڕەوی ناوخۆی ئەنجومەن لەلایەن ئەندامانی ئەنجومەنەوە وەک پێشێچێک بۆ کاراسانی و نووسینەوەی پەیڕەوی پاش چەندین کۆبوونەوە و گفتوگۆ و ڕاگۆڕینەوە و دیراستکردنی ئەو ڕەشدووسانە پەیڕەوی ناوخۆی ئەنجومەنی کۆمسیارانی عێراق ینی پشت بەخوێنەوەی پەیڕەوی ئەنجومەنی کۆمسیارانی عێراق شەروە سەرجەم پرۆژە پەیڕەوەکان بەکۆی دەنگی ئەندامانی ئەنجومەن پەسەند کرا و وەرجێردرایە سەرزمانی عەرەبی و لە ژمارە 187 ڕۆژنامەی فەرمی وەقاعی کوردستان لە بەرواری چاردەی پێنج ئەو پەیڕەوە بڵاو کراوێ. دووەم، ئامادەکردنی سێر ڕەشنووس و پەیڕەوی ناوخۆی کارژێری هەڵبژاردن لەلایەن ئەندامانی ئەنجومەنەوە وەک پێشێکی و کاراسانی بۆ نووسینەوەی پەیڕەوەکان پاش چەندین کۆبنەوە و گفتوگۆ و ڕاگۆڕینەوە و دیراستکردنی ئەو ڕەشنووسە سەرجەم پرۆژەکە بەکۆی دەنجی ئەندامانی ئەنجومەن پەسەند کراو و هەروەها دیسان ئەوەش وەرجێرا سەرزمانی عەرەبی و لە هەمان وەقاعی کوردستان لە ژمارە 187 بڵاو کراوە لە چاردەی پێنج. سێم، هاوبەشەکانی کۆمیسیۆن. طبعا لە پێناو گەشە پێدان و وەرەو پێشبردننی کارەکانی کۆمیسیۆن و کردنەوەی دەرگا بەڕووی ڕێکخراوەکانی نێودەوڵەتی و دروستکردنی پردی پەیوەندی ئەم چالاکیانە ئەنجام درراوە لەو ماوەی ڕابردووکەواتە تا یەکی شەش. یەکەم، کۆبنەوە لەگە ڕێکخراوی کۆمەتەی کرانەوە بەرەو دیموکراسی COD لە بەرواری چاردەی یەک حتا مزەکرێش تەفاهمی مەبدەئی تەوقیع کراوە بۆ ئەوەی هاوکاریمان بکەن. ئێستا خەریکی ئامادەکردنی پرۆژەینە لە نێوان هەردوو لە دوای ئەوەی طبعا پەسەند دەکرێت لە کۆمیسیۆن. کۆبنەوە لەگەڵ نوێنەرانی یۆنامی لە هەرێمی کوردستان لە بەرواری مایکەکەت داگرسێنەرەوە بزەحمەت. کۆبنەوە لەگەڵ سەرۆکی کاروباری هەڵبژاردن لە یۆنامی لە عێراق و هەرێمی کوردستان لە بەرواری 25 کۆبنەوە لەگەڵ تیمەی نێودراوی یەکگرتوەکانی ئەمریکا لە بەرواری 26. ئەو تیمەی ئەمریکا لە هێدکوارتەری یۆنامی هاتبوو بۆ تەقییمکردنی احتیاجاتی کۆمیسیۆن و پێداویستی و لە بەرەوەی ئەو کۆمیسیۆنە تازە دروست بووە. بۆیە لە کۆبنەوەدا جەخت کرایەوە لەسەر ڕەهەندی یاسایی پێکەنانی ئەو کۆمیسیۆنە و چۆنیەتی کرانەوەی کۆمیسیۆنی کوردستان بەڕووی ڕێکخراو ناوەندە نێودەوڵەتیەکان بە مەبەستی ناساندنی کۆمیسیۆن و کردنەوەی خولی ڕاهێنان بۆ فەرمانبەرانی کۆمیسیۆن لە داهاتوو. تەنانەت کار لەسەر ئەوەش دەکەین ئێستا ئەو کۆمیسیۆنی کوردستان ببتە ئەندام لە تۆڕی ئەو کۆمیسیۆنانەی کە لە وڵاتانی ئەقلیمی هەیە و هەروها لە ئەوروپا و لە ئەوروپای شەرقی هەیە. چوارەم، دامەزراوەکانی هەرێم. طبعا لەو ماوەیەدا ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران چەندین سەردانیان کردیە. یەک لەوانە 6 سەردان لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، گرێدانی 4 کۆبوونەوە لەگەڵ بەڕێز وەزیری دایرایی بۆ داداچوونی ئیشەکانی کۆمیسیۆن و هەروها سەردانی پارێزگای هەولێر کراوە. پێنجەم، ڕاگەیاندن. طبعا وەک هەر دەستگایە کۆمیسیۆن وتەبێژێکی فەرمی دانا
بۆ گەیاندنی پەیامی کۆمیسیۆن بە شێوەیەکی یەکسان و شەفافانە بۆ هەموو دەستگاکانی ڕاگەیاندن و هەروەها بڵاوکردنەوەی ڕاگەیاندنی ڕۆژنامەوانی. تایبەت بە کارژێڕی و داراییەکان ئامادەکردنی بوزەی خەملێنراو بۆ ساڵی 2015 و نردنی بۆ وەزارەتی دارایی و ئابووری لە بەرواری 6 چاری 2015 بە مەبەستی ڕاوێژکردن هەروەک لە یاساکە هاتووە پێویستە کۆمیسیۆن میزانیە حاضر بکە و دوا بەڕاوێژکاری لەگەر وەزارەتی دارایی دوای لە پەرلەمان پەسەند بکرێت هەروەک لە خاڵی یەکەمی مادەی 15 لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 هاتووە. دووەم ئامادەکردنی میلاشی سەرجەم فەرمانەکانی کۆمیسیۆن و پەسەندکردنی لەلایەن ئەنجومەن و نردنی بۆ وەزارەتی دارایی و ئابووری لە 6 چاری 2015 بە مەبەستی پەسەندکردنی وەک لە خاڵی یەکەمی لە مازدەی 15 لە یاسای ژمارە 4 ساڵ 2010 هاتووە. ئەو فەرمانبەرانە هەم ئەنجومەن ئەو فەرمانگانەی لەناو ئەنجومەنی کۆمیسیاران و ئەو فەرمانگانەی کە لەناو کارژێری هەڵبژاردن و ئەو فەرمان و فەرمانگانەی لە پارێزگاکانی کە دەکرێتەوە و دەمەوێت لێرەش ئەوە برێم کە ئەگەر تەماشەی ئەو هەیکەلیەی پێی کە کۆمیسیۆن پێشکەشی کردووە بەڕاستی ستایلێکی زۆر نوێیە ئەگەر بەراورد بکەین لەگەڵی کە لە عێراقی ستایلێکی زۆر نوێ چەندی شتی تێدەوە گۆڕدراوە و پێشانی چەندین شارەزاماندا بە تایبەتی ئێنیش بەڕاستی دەستخۆشیان لێکردین کە ئەو ستایلە نوێیە لە هەیکەلیەت هەیە چونکە بەگەڕانەوە لە بۆ ئەو تەجروبەی کە هەیە لە عێراق لەناو چۆنیەتی دامەزراوەکان و چۆنیەتی کاری فەرمانگەکان توانرا ستایلێکی نوێ پێشکەش بکرێ کە لەو بڕوایەدامە کاری کۆمیسیۆن شەفافتر و ئاسانتر دەکاتن. لیژنەکانی کۆمیسیۆن بۆ خێراکردنی کارەکانی کۆمیسیۆن ئامادەکردنی راپۆرتی پێویستە سەرجەم بوارەکاندا ئەنجومەنی کۆمیسیانە هەستاوە بە دروستکردنی چەندین لێژنەی کاتی لە ئەندامانی ئەنجومەن بۆ پێشکەشکردنی راپۆرت و خستنەڕووی دید و بۆچوونیان بۆ ئەنجومەن بە مەبەستی بڕیارە سەردانی. ئەو لیژنانەی کە دروستکراونیەکە لیژنەی دارایی، لیژنەی کردنەوەی ئەژمار واتایەکردنەوەی حساب لە بانک، لیژنەی دۆزینەوەی باڵەخانە تەبان باڵەخانەیە کە تا ئێستا دەستنیشان کراوە و لە قۆناغی گرێبەستکردن داین دوای ئەوەی ڕامەندی وەردەگیرێ لە وەزارەتی دارایی لە بۆ ئیزراتی دەیوێ. لیژنەی پەیوەندیەکان لیژنەیەکمان دروست کرد بۆ پەیوەندیەکان کە ئەو سەردانانێک کە پێویستە کۆمیسیۆن بیکا بۆ خۆناساندنی. لیژنەی دامەزراندن تەبان دەبێت ئەوەی برین لیژنەی دامەزراندن بە تەفاسیلی پرۆسەی دامەزراندنی پەسەند کردووە، میکانیزمی ڕاگەیاندنی چەند ڕادەگەیەندرێ، ئەو فۆرمانەی کە بڵاو دەکرێنەوە لەکوێ بڵاو دەکرێنەوە، تەقییمکردن چۆنەبی ئەوە بێجگەلەوەی بە وەسفی دقیقی هەموو ئەو کارمەند و ئەو میلاکێک کە لە ناو کۆمیسیۆن هەیە لە راپۆرتی ئەو لیژنەیە داهاتووە و لەگەر ڕاگەیاندنی ئەوە کەسبینێ پەسەند کرا ئەمە وەستە وەزیفەکە ڕادەگەێنین لەگەر فۆرمێکی تایبەت. لیژنەی کردارەکان بۆ ئامادەکردنی بۆ ڕاپرسی، لیژنەی ئامادەکاری فۆرم و پێداویستەکانی پرۆسەی ڕاپرسی و هەروها لیژنەی ماڵپەڕ و لۆگۆی تەبان ئەو لیژنەی لۆگۆ کارەکانی تەواو بوو لەبەرە لۆگۆی کۆمیسیۆن دروست بوو و ڕەوانەی وەزارەتی ڕۆشنبیری کرا بۆی گشتاندنی بکا بەسەر هەموو فەرمانکان. لیژنەیەک تایبەت دروستکرا بە ڕێکخراوی COD بۆ ئەوەی ئەو پرۆژێک کە دەقدیمیان کرێ دیراسەتی بکرێ و لیژنەی هەماهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی بەغدا تەبعاً ئەو لیژنەیە لە دانیشتنێک لەگەڵ پەرلەمان کۆمیسیۆنی بەغدا بڕیار لەوە درا کە لیژنەیەک لە نێوان ئێمە و کۆمیسیۆنی هەرێم و کۆمیسیۆنی بەغدا دروستبی بۆ ئەوەی بتوانین ئەو خاڵانەی کە پێکەوە شەریکین بیکەین. ئێمە نارین دەسەڵاتی وان دیارە، دەسەڵاتی مە دیارە بە پێی یاساکە، بەڵام کۆمەڵە خاڵەکەیە پێویستە پێکەوە ئیشی لەسە بکەین، لەوانەیە لە تۆماری دەنگدەرانبی یان لە شارەزاییبی یان لە هەر مراقبەیەکبی و چاوەڕێ دەکەین لە هەفتەی داهاتوو ئەو لیژنانە دابنیشن. تەبان 3 کەس بە سەرپەرشتی پەرلەمان دەبی، جێگری سەرۆک پەرلەمان و 3 ئەندام لە ئەنجومەنی کۆمیسیارانی هەرێم و 3 ئەندام لە ئەنجومەنی کۆمیسیارانی بەغدا. هەشتم ئامادەکردنی بۆ پرۆسەی ڕاپرسی وەک ئامادەسازیەکیش پێشوەخت لە بواری تیۆریدا بۆ پرۆژەی ڕاپرسی دەستور ئەم چالاکیانە ئەنجام دراون. لایەنی یاسایی پێکهێنانی دوو لیژنە بۆ ئامادەکردنی پرۆژەی پەیڕەوەکان بۆ جێبەجێکردنی یاسای پەسەندکردنی دەستور، لایەنی کرداریەکان پێکهێنانی ژنەی کردداری بۆ ئامادەکردنی خشتەی کاتەکانی پێویست و پرۆسەی ڕاپرسی دەستور. تەبان ئەو خشتانە کردداری دەبن تایمتێبل پێدەگوترێ سەرجەم ئەو نەشات و چالاکیانەی کە پێویستە لە بۆ هەڵبژاردن یان لە بۆ ڕاپرسی بکرێ لەگەر ئەو کاتانی کە پێویستە و لەگەر ئەو کەلوپەلانی کە پێویستە تێیدا دیاری دەکرێت. پێکهێنانی ژنەی تایبەت بە ئامادەکردنی فۆرمی پەیوەست بە پرۆسەکان، هەڵبەت ئەو فۆرمانەی کە بەکاردێن لە هەڵبژاردن گرنگن لۆیە لیژنەی تایبەتی بۆ دروست. ئەوە کار و چالاکیەکان بوو. ئێستا دێمە سەر ئەو گرفتانەی کە تاوەکو ئێستا هەنە لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی.
یەکەم ئەنجومەنی کۆمسیاران بودجەی خەملێنراوی بۆ ساڵی 2015 ئامادە کردووە و ناردوێتی بۆ وەزارەتی دارایی ئابووری لە بەرواری 6/4 بە مەبەستی ڕاوێژکردن وەک لە خاڵی یەکەمی لە مادەی 15 لە یاسای ژمارە 4 کۆمسیۆندا هاتووە. هەروەها بۆ هەمان مەبەست میلاکی سەرجەم فەرمانکانی کۆمسیۆنی ئامادە کردووە و ناردوێتی بۆ وەزارەتی دارایی و ئابووری لە بەرواری 6/4 بە مەبەستی پەسەندکردنی وەک لە خاڵی یەکەمی مادەی 15 لە یاسای کۆمسیۆن هاتووە. بەڵام لەبەر ئەوەی بودجەی هەرێمی کوردستان ڕەوانەی پەرلەمان نەکراوە و وەڵامێکی فەرمیمان نەدراوەتەوە، ئەمەش وای کردووە ئەنجومەن نەتوانێت هەنگاوی تر بنێت لەو بوارەدا. بۆیە بۆ دۆزینەوەی دەرچەیەکی یاسایی بۆ پەسەندکردنی بودجە و میلاکاتی کۆمسیۆن بەکارێکی پێویست و لە پێشینەی دەبینین بۆ کۆمسیۆن بۆ ئەوەی دەست بکرێت بە دامەزراندنی کارمەندان و ئامادەکاری بکرێت بۆ هەر ئەگەرێک بە پێچەوانەوە کاریگەری نەرێنی لەسەر کارەکانی کۆمسیۆن دەبێت. بەلەبەر چاوگرتنی حاڵەتی ئێستای هەرێمی کوردستان هەوڵمانداوە ڕێگە چارە بدۆزینەوە بۆ خستنە سەرپەی کۆمسیۆن و چارەسەرکردنی گرفتی بودجە لەو بوارەشدا سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان و بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستانمان کردو و لە ئێستاسدا چاوەڕێین دیداری بەڕێزی سەرۆک حکوومەتی ئەنجومەنی وەزیران بە ئومێدی خێراکردنی کارەکانمان و دۆزینەوەی ڕێگە چارەیەکی یاسایی بۆ ئەم گرفتە. دوو پێشنیاریشمان لەو راپۆرتە هاتووە ڕێم بدەم با بیخوێنەوە. یەکەمیان پێش دەکەین بۆ بەڕێزدان سەبارەت بە هەر پێشهاتێکی تایبەت بە هەڵبژاردن و ڕاپرسی ڕای ئەنجومەنی کۆمسیاران وەربگیرێ باعتیبار وەک دەرگزایەکی اختصاصی و مختص لەو بوارە، چونکە بڕێکردنی پرۆسەکانی هەڵبژاردن و ڕاپرسی پێویستی بە ئامادەکاری پێشوەخت هەیە و لەم قۆناغەدا ئەنجومەن پێویستی بەکاتەیە بۆ ئەوەی فەرمانکانی کۆمسیۆن ساز و ئامادە بکە. خاڵی دووەم تایبەتە بە سەرچاوی داتاکانی لیستی تۆماری دەنگدەران. لێرە ئەو پێشنیارە کراوە تۆماری دەنگدەران بۆ ئەم قۆناغە گرنگە، چونکە ئەنجومەن کاتی پێویستی لە بەردەستدا نییە تا کارتی زیرەک ئامادە بکاتن، هەروەکەوە ئێستا لە کۆمسیۆنی بەغدا ئیشان لەسەر بایۆمەتری دەکرد. ئەمەش وا دەکات کە بۆ هەر پرۆسەیەکی ڕاپرسی ناچار بین پشت بە تۆماری دەنگدەرانی عێراق ببەستین کە کۆمسیۆنی بەغدا دوا هەڵبژاردننی پێنجام داوە، هەڵبژاردنەکانی 30 2004دا. بۆ ئەم مەبەستە پێشنیار دەکەین کە نووسراوی فەرمی ئاراسی کۆمسیۆن بەغدا بکرێت تا ئەو داتایانە بۆمان بنێرێت و هاوکارمان من لە بوارەدا. هەڵبەتە ئەوە دەکرێت لە ڕێی ئەو لژنەشەوە کە لە هەفتەی داهاتوو لەگە بەغدادا دەنووسرێ باسی لێوە بکرێتن. سپاستانەکەم. سپاس. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران. بەڵام تکایە بمێنەرەوە باسی ئامادەکاریەکانی خۆتان بکەن بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم، چکۆمە دڵنیام ئەمە باس و خواستێکی ئەندامانی پەرلەمانی شەبێت. ئێوە چه ئامادەکاریەکتان کردووە، ڕێگریەکان لە بەردەمتان ناچین و چ بڕیارێکتان داوە لەم بارەوە؟ بەڵێ زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان. بەڵێ سەرۆکایەتی هەرێم بە نووسراوێکی ڕەسمی کۆمیسیۆنی ئاگادار کردەوە بۆ خۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی گشتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئێمە وەڵامێکمان ئامادە کردی و وەڵامەکەمان ڕەوانەی سەرۆکایەتی هەرێم کردیە، ڕێم بدەن بە بیخوێنمەوە. لە وەڵامەکەدا هاتووە ئەنجومەنی کۆمسیاران لەبەر ڕۆشنایی ئەو فەرمانە هەرێمی ڕۆژی 4/6/2015 کۆبنەوەی نەئاسایی ئەنجام دا و بۆ تاوتێکردنی ئەم داواکاری و خستنە ڕووی بەرنامەی کاری ئەنجومەن دوای دراستکردنی لایەنە هونەری و لۆجستیەکان و ڕەچاوکردنی پێوەرە نێودەوڵەتیەکان گەیشتە دەرەنجامی لای خوارەوە. ئەنجومەنی کۆمسیاران ئامادەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی گشتی بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان دوای دەستەبەرکردنی بودجە و پێداویستەکان بۆی بتوانێت فەرمانگەکانی ئامادە بکات و کارمەندانی دامەزرێنێت و ڕاهێنانی پێویستیان پێ بکات بە مەبەستی سەرخستنی پرۆسەکە. بۆیە دوای ڕەچاوکردنی لایەنە هونەری و لۆجستی و بارودۆخی کۆمیسیۆنی کوردستان ئەنجومەنی کۆمسیاران بە کۆی دەنگ هاوڕا بوون کە لە 20/8/2015 کۆمیسیۆن لە توانای دانیە هەڵبژاردننی گشتی بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ئەنجام بدات لەبەر ئەم هۆکارانەی خوارەوە. یەکەم، کۆمیسیۆنی کوردستان پێداویستەکانی دابین نەکراوە کە بریتین لە
کۆمیسیۆنی کوردستان ئەو بوزەی خەملێنرایی پەسەند نەکراوە کە بە نووسراوی ژمارە 15 لە 6/4 ئاراستەی وەزارەتی داراوی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان کراوە وەک لە خاڵی یەکەمی مادەی 15 هاتووە تاکو دەست بکات بە دامەزراندنی کارمەندان و بە پێی میلاکاتی پەسەندکرا و ئەنجامدانی ڕاهێنانی پێویست بۆ کارمەندانی دوو کۆمیسیۆن دەستکراوە نەبووە لە گرتنی باڵەخاناوی بۆ ئەنجومەنی فەرمانگەی کارژێری و فەرمانەکانی پارێزگاکان لەگەڵ دابینکردنی پێداویستی و کەرەستەکانی سێەم بۆ تێپەڕاندنی ئەم گرفتە ئەنجومەنی کۆمسیاران بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان ئاگادار کردوەوە هەوڵی بینینی بەڕێزانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی داوە بۆ دۆزینەوەی دەرچەیەکی یاسایی دووەم پێوەرە نێودەوڵەتیەکان بۆ ئەنجامدانی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن و ڕاپرسی کۆمەڵێ بنەمای نێودەوڵەتی هەیە کە پێویستە ڕاچاو بکرێن بۆ ئەو مەبەستا ئەنجومەن بۆ ئەنجامدانی هەر پرۆسەیەکی هەڵبژاردن لایانی کەم 180 ڕۆژی داناوە لە پەیڕەوی ناوخۆی کارژێری هەڵبژاردن و کارژێری هەڵبژاردنەکان بۆ ئامادەکاریەکان لە ڕووی یاسایی و لۆجستی و هونەری و لەوانە ئامادەکردن و یەکردنەوەی پەسەندکردنی تۆماری دەنگدەران تۆمارکردنی قەوارە سیاسیەکان و کاندیدەکان تۆمارکردن و پەسەندکردنی ناوی کاندیدان تۆمارکردن و یەکسانکردنی لیستەکانی بریکاری قەوارە سیاسیەکان چاپکردنی کارتەکانی دەنگدان ئامادەکاریەکانی لۆجستی لایەنە هونەریەکان ئامادەکردنی ناوەندەکانی دەنگدان و هەروەها ئامادەکردنی تالی سنتەر کە مرکزی کۆکردنەوەی دەنگەکانە لەبەر هەموو کارانی سەرەوە ئاماژە پێدرا و کۆمیسیۆنی بای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە توانایدانیە لەو وادەیە کە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق داوای کردووە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدات کەواتە ئەو هەڵبژاردن ئەوەی کە لە ئێمە داواکراوە لەبەر ئەو هۆکارانەی کە تەماشا دەکەین بەشی زۆری لە دەرەوەی دەسەڵاتی کۆمیسیۆنە لەبەرەوەی بودجە و ئەو ملاکی کە ئێمە داوام کردووە ئاراستەی حکوومەت کراوە ئاراستەی وەزارەتی دارایی و ئابووری کراوە طبعا لە دەسەڵاتی مەدانیە بچینەوە ئەو میلاکی خۆمان پەسەندکەین و بودجەکەمان پەسەندکەین بۆیە ئەو وەڵامەمان داوە و گوتمان ئێمە ناتوانین لەو ماوەیە ئەو هەڵبژاردنە بکەین. باش سپاس بۆ جەنابەت ئەتوانی بەڕێی تۆشۆنی خۆت ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەتوانن ئێستا ناوی خۆیان بنووسن بۆ گفتوگۆکردن تاوان 5 بەڕێز ناوی خۆیان نووسیوە پێشوەخت ناچارین پابند بین بە بڕیاری پێشووتری خۆمانەوە کە هەرەندامێکی پەرلەمان بۆی هەبێت تەنها 3 دقیقە قسە بکات چونکە ئەوە ژمارەی ئەو بەڕێزانەی کە یانەوێت قسە بکەن زۆرە.
بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی ئەمەندان پەرلەمانە بەڕێزانە کە ناویان تۆمار کراوە بۆ گفتوگۆکردن پێشتر ئەم بەڕێزانە ناویان لای ئێمە تۆمار بوو گۆران ئازاد بێستون فایق بەهزاد دەروێش شێرک و حەمامین پەروا عەلی ئێستاش سالار مەحموود قادر وەتمان گەشەدارە ساڵح فەقێ کاگ عەباس فەرهاد سەنگاوی مریەم سەمەد فەرحان جەوهەر ناظم کەبیر شیلان جەعفەر عەباس غەزالی بەمان فەیسەڵ مامۆستا مەروان گەڵاڵی مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی هەورامان گەچێنەی بەهار مەحموود ئەنوەر قادر مەحموود عومەر حەسەن ساڵح شوان قەڵات زەی حاجی کاروان منیر عوثمان شکر ئیسماعیل ناوە نووسین ئێستا کاک شوان حیات مەجید کاک عومەر دکتۆر سراج بەڕێزکە گۆران ئازاد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بە خێرهاتنی ئەنجومەنی کۆمسیاران دەکەم لەبەرەوەی کات تەحدید کرا ناچارم سەرنجەکانم کەمێک بەسەری عبرێم ئێمە کاتێک کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکانمان لە هەرێمی کوردستان دروست کرد کۆمیسیۆنمان هەبوو و تا ئێستاش بەردەوامە کۆمیسیۆنی عێراقی بەڵام بە گوێرەی بڕگەی یەکەم لە مادەی دووەم دەسەڵاتی حەسریماندا بە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکانی هەرێم بۆی هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان ئەنجامدا واتە ئەمە بریتی بوو لە دەست و پێبەستنی خۆمان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن و ئەو کاتی کۆمیسیۆنمان دروست کرد ئێمە لێرەدا تموحی ئەنجامدانی ڕاپرسیمان هەبوو بۆ سربەخۆیی و ئەنجامدانی ڕاپرسی بۆ گەڕانەوەی ناوچە کوردستانیەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام دوای حەوت مانگ لە متمانە پێدان بە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنەکان و دوای 2 مانگ و 17 ڕۆژ لە کۆبوونەوە دەبینین کۆمیسیۆن هاتوۆتە بەردەمان بە دەستێکی خاڵی کۆمیسیۆنێک هاتووە دینارێک بودجەی لە بەردەستان نیە کۆمیسیۆنێک هاتووە بارگای سەرەکی نییە بارگای فەرعی نییە فەرمانبەرێکی بۆ دانەمەزراوە تۆماری دەنگدەرانی نییە لە کاتێکە هەمومان دەزانین لە کاتی دروستکردنی کۆمیسیۆن لە 1970 ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان تەواو دەبوو هەمومان دەمانزانین لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن داین هەمومان دەمانزانی پەرلەمانی کوردستان لە سەروبەندی ئامادەکردنەوەی پرۆژەی دەستورە لە ماوەی 3 مانگە و ئەبێ ڕاپرسی لەسەر بکرێ هەمومان قسەمان لەسەر دروستکردنی ژووری عملیاتە بۆ ئەنجامدانی ڕاپرسی سربەخۆیی و گەڕانەوەی ناوچە کوردستانیەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەڵام ئەمە حاڵی کۆمیسیۆنەکەیە چێم مەسئولە یەک بە گوێرەی مادە 3 لە یاسای کۆمیسیۆن پەرلەمانی کوردستان یەکەم مەسئولە لە بەردەم کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان کە تاوەکو ئێستا لیژنەیەکی معنی لە پەرلەمانی کوردستان بە ئەرچی خۆی یاخود دیار نییە بۆ بەدواداچوونی کێشەکان کەواتە ئێمە وەک دەستەی سەرۆکایەتی پەرلەمان وەک ئەندامانی پەرلەمان هەمومان مەسئولین لەم کەم و کوڕیانەی کە هەیە لە کۆمیسیۆن دوو حکوومەتی هەرێمی کوردستان کۆمیسیۆن لە 6/4 داوای لە حکوومەت کردووە بودجەی بۆ دابین کە داوای کردووە مۆزەفی بۆ تاینکرێ بەڵام بە گوێرەی بەدواداچوون ئێمە وەزارەتی مالیە نووسراوەکانی بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کردوتەوە بەڵام تا ئەم ساتە هیچ وەڵامێک نەبووە لە کاتێکە حکوومەتی هەرێمی کوردستان 2000 فەرمانبەری لە ماوەی ئەو ساڵدا تاین کردووە بەڵام 500 مۆزەفی بە حاڵی کۆمیسیۆن ڕەوان نەبینیوە لە کاتێکە کە قسە لەسەر نەبوونی میزانیە دەکرا حکوومەتی هەرێمی کوردستان بە سولفا میزانیە لە بۆ کۆمیسیۆن تەرخانکە لە کاتێکا بە پێی راپۆرتەکەی خۆیان ئەم کۆمیسیۆنە داوای دیدار و دیتنی سەرۆکی حکوومەت دەکەن ئێستا لە چاوەڕوانی دانیشتونە و حکوومەتیان نەبینیوە بۆی گوێیان لێ بگرێ و هاوکار و پاڵپشتیان بکاتن سێ کۆمیسیۆن خۆیان بەرپرسیارن من دەپرسم کو ئەو نووسراوانی بۆ ڕای گشتیتان ئەنجامدا بڵاو کردەوە کە بڵێن ناتوانین ئینتیخابات بکەین کو ئەو پرس کۆنفرانسانەی کردان کە بڵێن ئێمە گرفتی گەورەمان هەیە و پێویستە هاوکار و پشتیوانیمان لێ بکەن ئێوە لە راپۆرتەکەتان کە باز بۆ دەکەن پێویستە ڕات تەمام سیستمی 3 دقیقە ئیشەکە دەستە بۆ مایکرۆفۆنەکان لەبەرەوە کاتەکە تەواو بوو ئاخر بیەم بە جەنابە دەبێ بیەمە دامانی تری پەرلەمان دەست خۆش بێ زۆرێکی خاڵەکانی گەیشت کاک بێستون فایق بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی ئیستیفادە لە کاتەکە بکەم قسەکانی کاگۆران دووبارە ناکەمەوە بەڵام لە ڕاستیدا لە 23/12 کاتێک
ئەندامە بەڕێزەکانی ئەنجومەنی کۆمیسیارانی ئەم کۆمیسیۆنە مباشرەیان کردو لە پەرلەمانەوە سوێنیان خوارد تا ئێستا هیچ نەتایجێکی ئەوتۆنە لە کارەکانیان و لە ئەمەلی ئینتیخابی لە کوردستانە نابینین پێچی ئەم مؤسسەیە هەر لە سەرەتادا بۆ دروستکرابێ وەکو کارتێکی فشار یان وەکو کارتێک بە دەستمانەوە لە بەرامبەر نیارەکانە ئەگەرنا یعنی معقوڵە دوای ئەوەندە مانگ تا ئێستا ئەم کۆمیسیۆنە ینی پێدەچێ ئەندامەکانی خۆشیان بڕوایان بەوە نەبێت کە ئەم کۆمیسیۆنە بتوانێت ئیش و کارەکان بکە ئەوە تا سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیۆران بەپێی معلوماتەکانی ئێمە تا ئێستا لە کۆمیسیۆنەکەی بەغا دەستی لە کار نەکێشاوەتەوە و ئەندامە لەوێ و موچە و ئیمتیازاتی هەیە هیوادارم ڕاست بکاتەوە بزانم قسەی وایان وانە ئەوەی کاگۆران وتی یەکێکی تر لە فەرامۆشکردنی ئەم کۆمیسیۆنە و نیەت نەبوون بۆ تۆکمەکردن و دەوڵەمەندکردنی ئەم کۆمیسیۆنە ئەوەیە کە حکوومەت بەداخەوە ئامادە نیە ئەم کۆمیسیۆنە ببینێ ئەوەی کە ئێمە معلوماتمان هەیە چەند جارێک داوای دیدارێن لە سەرۆکی حکوومەت کردووە ئامادە نییە بیان بینێەوە تاک بەڕێز کاکەندرێن خۆشی لە راپۆرتەکەی باز لەوە دەکات دەڵێ ئێمە چاوەڕی بینینی سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمی کوردستانین خاڵێکی تر دەبوو ئەم کۆمیسیۆنە خۆ ڕاستە ڕەنگە ئینتیخاباتی پێنەکری وکو خۆیان دەڵێن خۆ دەیانتوانی تۆمارێکی نوێ بۆ تۆماری دەنگدەران دروست بکەن لە ماوەی ئەم شەش مانگەدا کە بەپێی هەندێک زانیاری ئینتیخاباتەکانی ڕابردوو سەدان هەزار دەنگدەری دووبارە و مردوو لە تۆماری دەنگدەراندا هەیە بۆیە ئەگەر ئینتیخاباتیان پێناکرێ خۆ دەتوانن تۆمارێکی نوێی دەنگدەران بۆ ئینتیخاباتی هەرێمی کوردستان ئامادە بکەن و تۆمارێکی تازە دروست بکەن و تۆمارە کۆنەکە پاک بکەنەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک بەهزاد دەروێش بەڕێز سەرۆکی پەرلەمانێ طبعا دیف افیاسا ژمارە 4 2014 23 هەفت هاتیە پەسەندکردن لای پەرلەمانە و 11 هەیڤە 5 هەیف پێچوون هەتا بەس چیندەوەسایی خۆر 6 هەیویش هاتانوکە حاڵی کۆمیسیۆنی ئەوەیە هاتانوکە جێنیە تێدا کۆمبونێت خود تێدا ئەنجامدان خاڵە یەکێ از تاکیدی سەردکەم ئایا ئەنجامدانە ڕاپرسیا دستوری چ وەختێکی گونجاو دانایە کۆمیسیۆنێک چونکی پەرلەمانی سێ هەیوێت دانای کو اف لجنه 21 کاری خود توام بکات پشتینگه هی وکی سرگاتی هریم گل سرگاتی پارلمان مدکی دانن آیا بسیارم اول دشنت هی و 10 دابونمونه و رابرسی انجام دادن و بسیار یادی آیا بو حکومت هریم کردستان بودجه ترخان نکریه و گاوه دبی وزارت دارای دو نوع بودجه هنارد بانا پارلمانه بودجه که یعنی آسایی بودجه کیش بو افعالات کو امزانین اولویات دانا بانو به هر وزارت که هر دسته که هر کمیسیونه که آیا ایران پرسیارم اویا حکومت هریم کردستان بو وقت بو همی دسته همی وزارت پاره ترخاند کرد بو کمیسیونه که کمیسیون دست وکی گویی هیئت گله که بالای هریم کردستان بو پاره بو ترخان نکردی هاتانو که خاله کدی ام بحث کن کو اف جمارا فرمانبر دهیت دام از راندن کو بحث رگاندن ده بحث کری 552 کسن آیا بحث بنما کر بس بحث کر وقت پارلمانش آگادار بین اول چه وکی گویی افزانیار مهبانا دام چافدری کر با دیر دست وردان و تسکیت حزبی اف کسه هات بانا دام از راندن دامش چافدری و چنده کر با خاله دیمایش اویا کو ام بیجین السه 12 تانو که آماجه پیکر 6 حفظی هتره هاتانو که بحث تمارا دنگدران کمیسیون نیه آنچه آماده کاری نکرنه که مال پارلمان افیاسا پسند کرد مگلک تکسند کرده که اف تمارا دنگدران بیتا زیترین وقت بیتا پاکش کردن دنگت ندرست و زور سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی ئەو بەڕێزانەکەم لە ڕاستیان من پشتیوانی تەواو لە قسەکانی کاگۆران و کاک بێسوون و کاک بەزا دەکەم من پرسیارەکە ئەوەیە ئەو سەرنجێک لە لای من دروست بووە و هیوادارم ئەوان ئەو بەڕێزانە تایبەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیاران وەڵام باتەوە من بڕوام وایە هەر لە بنەماوە دروستکردنی ئەم کۆمیسیۆنە بۆ پەخستنی هەڵبژاردن بۆ لە هەرێمی کوردستانە یعنی هەمومان نەزانین کە سەرۆکایەتی هەرێم و ئەنجومەنی وەزیران و بە دیاریکراوی سەرۆکایەتی هەرێم کە هاتنە ناوم هۆڵەوە زۆر پەلەیان بوو ئەم کۆمیسیۆنە دروست کرێ و زۆر پەلەیانێکن لەوەی کە ڕاپرسیەکەن و باسی سربەخۆیی هەرێمی کوردستانەکەن و زۆر شتی تریش بەڵامەوە تا بە پێ راپۆرتەکەی خۆیان ئەو شوێنەی کە زۆر معنیە بە جێبەجێکردنی شوکارەکانیان و بەڕایکردنی شوکارەکانیان ئەسڵەن ئامادە نیە بیان بینێ بە بڕای من لێرەوە ئەرچی پەرلەمانی کوردستان دەست پێەکە لەگەڵ بێگومان لە تەنیش ئێمەوە بێ خۆیان پێشەم و کەسە فشارکەن ئەبێ لە پێچینەوە لە حکوومەت بکرێ لەسەرەوەی بۆ ئیسیعدادی نییە کە ئەمانە ببینێت کە لە ڕاستیە ئەمانە
ئەمانن کە با بڵێن چارەنووسی هەڵبژاردنەکان بەڕێوە بن و چارەنووسی هەڵبژاردنیشی نەزیح لە هەرێمی کوردستانە ئەگەر بکرێ دیاریەکەنوانە بۆیە لە ڕاستیە گرنگە و زۆر گرنگە پەرلەمانی هەرێمی کوردستان لێ پێچینەوە لەوانە بکا کە ئامادەنین هەم بودجیان بۆ تەرخانکەن هەم بیان بینن و خۆشیان ئەبێ یعنی لە تەنیشت تەنها بەوە ڕازی نەبن کە نووسرایە بەرزکەنەوە بەڵکو هەوڵ بن ینی فشار دروستکەن و ڕای گشتی بجوڵێنن لە بەرامبەریان و ناکرێ لە ڕاستیە ئەوەی کە ئەو بەڕێزانە نووسیویانە زیاتر شتی تەشریفاتیە کۆبوونەوە لەگەڵ فڵان ڕێکخراوە لەگەڵ بە بڕوای من لە بری ئەوە ئەوایە ئیشی زۆر جددیان کردایە لەسەرەوەی کە ئەو کەسانی کە لایەنانەی معنین لە هەرێمی کوردستانە بەجێبەجێکردنی ئیش و کارەکانیان بۆ ئیش و کارەکانیان بۆ بکەن وهروەها ئەوەی کە کاکبێستون بە دیاریکراوی وتی ئایا یاساییە و ئایا وایە فعلەن لە یەک کاتا تۆ لە دوو کۆمیسیۆنە فەرمانبەر بیت و هەروەها لەسەر مەسەلەی تۆماری دەنگدەران من پێم سەیرە ئەوان پێشنیاز دەکەن ئەو تۆماری دەنگدەرانی بەغا بێتەوە جارێکی تر هەڵبژاردننی لە هەرێمی کوردستانە پێ بکرێ کە هەمومان نەزانین ئەو تۆماری دەنگدەرانە چەندە تۆمارێکی ناپوختە چەندە تۆمارێکی نادروستە کە ینی هەمومان سەرنج و تێبینی گەورەمان هەبووە لەسەری و لەم پەرلەمانەوە لە خولی پێشوو لیژنەی بۆ دروستکراوە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران کەچی هەمان تۆماری دەنگدەران بێننەوە جارێکتر هەڵبژاردننی پێنجام دەنەوە لە هەرێمی کوردستانە بۆیە لە ڕاستیە ئەمە دۆخێکە بەڕاستی جێگای ئەوەیە زۆر بەجددی هەڵوێستەی لەسەر بکرێ و ئەم پرسیارە بە دیاریکراوی لە سەرۆکایەتی هەرێم بکرێ بۆ ئەوەندە پەلەیان بوو لە دروستکردنی ئەم کۆمیسیۆنە ئەی ئێستا بۆ بەم دەردەیان باشە سپاس خاتو پەروە عەلی بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان پەروە عەلی بە خێراتنی ئەو بەڕێزانەکەم سەرەتا من پشگیری لە قسەکانی کاگۆران و کاگوێستونەکەم بەڕێزیان ئیشارەتیان بە زۆرێک لەو خاڵانەیە کە من نامێ دووبارەیکەمەوە بەڵام منەمێ بەراوردی بکەم لە نێوان ئەوەی کە ئێمە لە 2010 ئەم پرۆژەیە لە خولی پێشەوە پێشکەش کراوە ئەم پرۆژە یاسایە واتە لە 2002 هەتاوەکو ئێستا و 6 مانگە سوێن خواردنی یاسایی کراوە بەراوردێ لەگەڵ کانتۆنی جزیرە بکەم کە ئەوانش کۆمیسیۆنیان هەیە بزانین ئەتا چەند و چۆنچۆنی کارەکانیان کردووە کانتۆنی جزیرە لە 22/2/2014 پێکێنرا لە 25/2/2014 دەستی بە کارەکانی کرد ئێمە تا ئێستا دەستمان پێ نەکردووە لە 13/3/2015 دوای ساڵێک لە هەڵبژاردننی شارەوانیەکانی جزیرەی بەڕێوە برد و لە پاش 3 ڕۆژ ئەنجامەکانی ڕاگەیاند ئەمە لە کانتۆنێکا کە تەمەنەکەی هەمومان ئەیزانین بەڵام ئێمە کۆمیسیۆنێکمان هەیە بەداخەوە لەگەڵ هەموو ئەو هۆکارانی کە بۆ دامەزراندنی لەگەڵ بوونی کۆمیسیۆنێکی تر لەگەڵ کۆمەڵێک لەو شتانی کە ئەو بەڕێزانە ئیشارەتیان پێویست ناکە من ئیشارەتی پێ بەمەوە سەبارەت بە تۆماری دەنگدەران ئێمە ئازانین کە ژمارەیەکی زۆر لە ناوی دووبارە و مردۆ بەڕێزەکانی تیا بوو هەتاوەکو ئێستا ئێمە هەر چاوەڕێیەکەین بەڕێزیان بێننەوەوانێ و بەو شێوەی دیسان و بەکاری بێنینەوە و زۆربەی ئیش و کارەکانی ئەم بەڕێزانە تەشریفاتی بۆ وەکو کاک دکتۆر شێرکۆ ئیشارەتی پێیە لەگەڵ ئەوەی کە ڕەنگە هەمومان ئێمە نەمانتوانی بێ وەکو پێویست لە ئەهەمیەتی بوونی کۆمیسیۆنێک بزانین ئەگینا ئەوە خەمساردی لە دروستبوونی لە دوای سوێن خواردنەوە کە ماوەی نزیکی بۆ 7 مانگە چێ تازە هاتوین داوای ئەواکەین ئێمە فەرمانبەرێکمان بۆ تەعین ناکرێت لەگەڵ ئەوەی کە لێشاوێک هەزاران فەرمانبەری زیادەمان هەیە بۆ چاوەڕێکن بۆمان تەعین بکرێت بۆ داوای ئەوە ناکەین کە بگوازرێنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە بۆی ئیشەکان ڕایی بکرێ کەواتە ئەو خەمساردیە هەمیشەیە بۆیە من پێم خۆشە یان بەڕاستی ئەوە باشە زانم کە بەداخەوە خۆزگە ئەم کۆمیسیۆنە کاتی بووایە نەک هەمیشەیی هەر کاتی پێویستمان بە هەڵبژاردنە بوو ئەو کاتە لە 6 مانگ پێش هەڵبژاردنەکە کۆمیسیۆنێکمان بەپەلە دائەنا و بە بەشداری هەموو ئەندامانی حیزبەکان ئەمانتوانی بۆ کاروبارەکان ئیشەکان ڕایی بکەین و ئەو ئەرکەشی ناخستە سەر بودجەی هەرێمی کوردستان زۆر سپاس بەڕێز کاک سالار مەحموود بەڕێز سەرۆکی پەرلەمان سالار مەحموود بە خێراتنی سەرۆک و ئەندامانی دەستەی هەڵبژاردننی هەرێمی کوردستانەکەین لە ڕاستیدا ئەم کۆمیسیۆنە بە پێی یاساکە بەرپرسیارە لە بەردەم پەرلەمانی کوردستانداوە ئەدەبێ هەموو هەنگاوەکانی تایبەت بە هەڵبژاردن و ڕاپرسی بە هەماهەنگی بێت لەگەڵ پەرلەمانی کوردستان لەو ڕۆوە دەبێت ڕەچاوی سربەخۆیشیان بکرێەوە پەرلەمانی کوردستان ئەوە بپارێزێ سەرۆکی کۆمسیاران هەندێک مەسلەی ڕوون کردەوە بەڵام هەر ئەبێ پرسیار بکەین ئایا بە پێی مادە 4
لە یاساکە هیچ هەنگاوێکی عملی نراوە بۆ تۆمارکردن یان نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەگەر نەکراوە ئایا لە ئایندەدا بەرنامەتان هەیە پێش چونە ناو هەر پرۆسێکی هەڵبژاردنەوە ئەم هەنگاوە بنێن بە پێی ئەو یاسای لە بەردەستانایە ئایا بە پێی مادە پێنجی بڕگەی دووەم هیچ کراوە بۆ کردنەوەی نووسنگەکان لە پارێزگاکان کە جەنابتان فەرمووتان نەکراوە ئایا لە ئایندەی نزیکدا هیچ هەنگاوێکی عملی دەنێن بۆ ئەوە ئایا ئێوە ئامادەن بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەو ئیرادەیە لە هەیئەی کۆمسیاراندا هەیە بە پێی مادە 15 بودجە لەلایەن پەرلەمانەوە دەبێت پەسەند بکرێ بۆ هەیئەی کۆمسیاران و بۆ هەر ئیجراعاتێکی تر ڕاستە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی دارایی دەکەن بەڵام دەبێت پەرلەمانی کوردستان لەو ئیجراعاتە ئاگدار بێ پەسەندی بکاوە دواتر بخرێتە ناو بودجەی گشتیەوە ئەگەر ئەوە نەکرێت بەڵام بە شێوەیەکی قانونی دەبێت پەرلەمانی کوردستان لە وەرگرتنی هەر سەرچاوەیەکی دارایی بۆ کۆمسیاران و هەیئەی کۆمسیۆن ئاگدار بێ ئەوەندەی ئێمە دەزانین بەڕێز وەزیری دارایی ملیارێک دیناری تەرخان کردووە بۆ ئەو داخوازیانەی ئێوە و ئاراستەی بانک کراوە بەڵام بەڕێز بەڕێوەبەری ژمێرکاری لە وەزارەتی دارایی ئامادەنی ئەوە بۆ کۆمسیۆن سەرفکە ئایا ئەمە ڕاستە یان نە ئایا ئێوە هیچ ماهەنگێکتان لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە وەکو ناوەندێکی چالاک و مەدەنی بۆ کار ئاسانیکردن لەگەڵ ئێوە ئەوەی لە راپۆرتەکەی ئێوەی بەڕێزا گوێمان لێبوو هیچ هەماهەنگێکتان نەکردووە لەگەڵ ڕێکخراوەکانی بەتایبەتی ناوخۆیی لە ڕاستیدا پێویستە پێش هەر پێشنیارێک لەگەڵ وەزارەتی دارایی ئەوەی داوای دەکەن پەرلەمانی کوردستان لێ ئاگدار بێ و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئامادە نییە لەگەڵ ئێوە دابنیشێ پێویستە لەم دانیشتنەدا پەرلەمانی کوردستان بڕیار بدە ئەو ناوەندانەی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسن بانگهێش بکرێن بۆ لێپێچینەوە بۆ پەرلەمانی کوردستان سپاسدانم زۆر سپاس بەڕێز کاک فەرحان جەوهەر بەڕێزەکی پەرلەمان سەرەتا بەخێر هاتنی سەرۆک و جێگیر و ئەندامانی کۆمسیارانی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان دەکەین بۆ ئامادەبوونیان لە پەرلەمانی کوردستان حقیقەت ئێمەش چەند پرسیارێکمان هەیە پێمان وایە کۆمیسیۆن بە دەرەجە یەک پەرلەمانی کوردستان بەرپرسیارە یان بەرپرسیارە بەرامبەر پەرلەمانی کوردستان ئایا ئێمە وەک پەرلەمانی کوردستان چوەک ئەندامان و سەرۆکایەتیش بۆچی تاکو ئێستا لە داخوازی و داواکاریەکانی کۆمیسیۆنمان نەپێچیتەوە کە پێویست بوو دەمانزانی هەڵبژاردنمان لە پێشن ڕاپرسیمان لە پێشن بۆچی تاکو ئێستا ئەم تەرخەمیەمان کردووە حقا ئێمەش خۆمان بەرپرسیارین لەوەدا جگە لەوەی ئەوان داوایان لە وەزارەتی دارایی کردووە کە تاکو ئێستا بەپێی ئەو راپۆرتەی سەرۆکی کۆمیسیۆن خوێندیەوە داوای لە وەزارەتی دارایی کردووە کە بودجەی بۆ تەرخان بکرێت کە بودجەی بۆ نەهاتووە بۆچی پەرلەمانی کوردستان ئەمەی باس نەکردەوە بە هەند وەرنەگرتووە بۆ جێبەجێکردنی احتیاجاتەکانیان ئەمانە هەموو ئەو پرسیارانە کە پێویستە کۆمیسیۆن ئەمڕۆ وەڵامی بداتەوە و ئێمەش لە هەمان کاتدا تەحملی بەرپرسیارەتی خۆمان بکەین لەبەرەوەی لە دوجار وەکو گوتم هەر ئەنجومەنی کۆمیسیاران لە بەردەم لە پەرلەماندا بەرپرسی یەکەم پەرلەمانە لە مەوزوعادا جگە لەوەی پێویست بۆ حکوومەت ئەم داوا داخوازیانیان جێبەجێ بکات هەرچەندە ڕەنگە حکوومەتیش بەهانەی خۆی هەبێتن ئەم کۆمیسیۆنە خۆتە نەزان بەر لە هەڵبژاردن بەر لە شەڕی داعش پێک هات ڕاستە قرار بوو بەر لە شەڕی داعش ئێمە ڕاپرسی و چەند ئەرکێکی ترمان لە پێش بوو لە کوردستاندا بەڵام خۆتان نەزان ئەم شەڕی داعش دوای پێکێنە دوای ئەوەی کە هات وای لێ هات کە زروفێکی ئیستثنایی بەسەر کوردستاندا بێتن هەرچەندە ئەمە مبەڕەر نییە بۆوان بەڵام ئەوانیش هۆکار و ئەوەی خۆیان لەبەردەست هەیە زۆر سوپاسدانەکەین زۆر سپاس بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بەڕێز سەرۆکی پەرلەمان مەروان گەڵاڵی پاش بەخێراتنی خوشک و برایانم لە ئەنجومەنی کۆمسیاران و من بەوە دەست پێ دەکەم کە بەڕاستی من وەکو خۆم هەموو سێقە و متمانەیەکم بە ئەو ئەنجومەنە هەیە بە توانەکانیان و خەڵکێکی کارامە و خەڵکێکی بەتوانان بەڵام قەناعەتم وایە هەر کۆمیسیۆنێکی یعنی کە بیهێنی لە جێ ئەوانی دانەی کۆمیسیۆنێک بێتن کە هی پێشکەوتوترین وڵات بێتن بەم شێوازە هەڵسوکەوت و معاملەیان لەگەڵ بکرێتن بربەستیان بۆ دروست بکرێتن ناتوانن هەنگاوێک بەرەو پێش باوێن بۆی من هیوادارم ئێمە وەکو پەرلەمانی کوردستان ئەو کەم تەرخەمی و ئەو قسانەی کە دەکرێتن ئەو باڵەکەی نەخەینە دەست ستۆی خوشک و برایانم لە ئەنجومەنی کۆمسیاران چونکە ئێمەش لە شوێنی وان باینە
بە ڕوبعی ئەوانمان پێ نەدەکراوە دەستخۆشی لە ئەو راپۆرتیان دەکەم کە کار و چالاکیەکیان کردوون ئەوەی کە لە توانایان دابێتن. خاڵی دیکەم ئۆباڵی بێتواناکردنی ئەو ئەنجومەنە بەڕاستیە من لێرانە دەیخەمە ئەستۆی حکومەتی هەرێمی کوردستان دەبوا حکومەتی هەرێمی کوردستان زۆر بە بەرپرسیارانەتر و هات با پێشەوە ئیش و کارەکانی ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی کرد بە ئەولەویەتی کارەکانی خۆی لەبەرەوەی ئێمە وەکو هەموو لایەکمان ئاگادارین هەرێمی کوردستان بەرەو ئاقارێک دەڕۆین کە پێویستمان بە ڕاپرسیە بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان و ئەو ڕاپرسیە تاکە جیهەتێک کە پشتی پێدەبەستین ئەو ئەنجومەنەیە کە لێرانە دانیشتوون کە بەڕاستی کە باسی حاڵی خۆیان دەکەن یعنی ئێمە قەناعەتمان وایە کە ئەوەی کە دەیڵێن بەس قسە بێتن هەنگاوی عملی بەدوا دانێتن. و خاڵێکی دیکە کاتێک کە باسی بودجە و دارایی و کردنەوەی ئۆفیس و تاعینکردنی خەڵک دەکرێتن بۆ ئەنجومەن پێم سەیرە کە ئێمە لە هەرێمێک کە دەوڵەمەند دەبنەوت و ڕۆژ بە ڕۆژ زیادکردنی بەرهەمی نەوتیمان زیاد دەبێتن بەڵام وەکو خوشکوبرایانم ناگەڕێمەوە سەری کە ئیشارەیان بۆی کرد کە ڕۆژانە خەڵک تاعین دەکرێتن و پارە سەرف دەکرێتن و پارە دەبەخشرێتەوە بەڵام لە بۆ کۆمیسیۆنێک کە بەم شێوازە هەڵسوکەوت و معاملەی لەگەڵ بکەین جێی هەڵوەستەکردنە. و خاڵی دیکەشم بەڕاستی ئێمە ئەنجومەنێک کە بەم شێوەیە حکومەت هەڵسوکەوتی لەگەڵ بکە ئامادە نەبێ کە بیبینێتن ئەدی هاوڵاتیەکی فەقیر و هەژار و هاوڵاتیە کە کەس نەیخوێنێتەوە ئەگەر ئیشێکی بەو حکومەتەمان بێتن چۆن دەتوانێتن هانای خۆی. دەستخۆش مامۆستا مەڕوان بەڕێز دکتۆر شوان قەڵاتزەیی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بە خێراتنی و بەڕێزانە دەکەین. هەر لە سەرەتاوە پێم وایە شێوازی پێکهێنانی ئەنجومەنەکە خەلەلی تێدایە هەم لە ڕێژەی ئافرەتان هەم زیاتر ئەنجومەنیشە نوێنەرایەتی 5 حیزبی سەرەکی دەکات لە هەرێمی کوردستان نەکەم وولایەک. خاڵێکی تر تۆماری دەنگدەران کە پێشتر چەندین سلبیاتی لێکەوتوتەوە بۆتە دەنگ بەڵام ئێستا سەرۆشی ئەو کۆمیسیۆنە ئەڵێ پشت بە تۆمای دەنگدەرانی عراق دەبەستین واتە ئەو سلبیاتانێک کە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەنجام درراوە ئەبێت چاوەڕوامی لە داهاتوشدا لە ژێر چەتری ئەو کۆمیسیۆنە دووبارە و سێبارە دەبێتەوە. خاڵێکی تر ئەو کۆبوونەوانەی کەوان باسییان کرد ئەو کۆبوونەوانە کۆبوونەوەی ینی زۆر سەدحین تا ئێستا کاوان لە 5 حیزبن تا ئێستا سەردانی لایەنە سیاسەکانی تیان نەکردووە ئەقەلشی هەست بۆ بکەن کە ئەوانە نوێنەری ئەوانیشن و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کۆنەبوونەوە تا هەموو خەڵک ئەم کۆمیسیۆنە بە نوێنەری خۆی بزانێت. خاڵێکی تر بۆ پێکەنانی دووسنگەکانی ئەم کۆمیسیۆنی لە پارێزگاکان ئایا وەکو ئەنجومەنەکە کۆنتڕۆڵ دەکرێت لایەن 5 حیزبەکەوە بەڕێوەبەری نووسنگەکانی پارێزگای هەڵەبجە سلێمانی دهۆک هەولێر ڕاپەڕین گەرمیان یان بە شێوازی CV دەبێ وەکو هەر چۆن بۆ خۆیان بە CV دانەنراون. پێکاتەکەی کۆمیسیۆن ئێستا تورکمانەکان و کریستیان لە هەرێمی کوردستان کە دوو پێکاتن هیچیان ئەم کۆمیسیۆنە بە نوێنەرایەتی خۆیان نازانن بۆیە پێویستە ئەمەش چارەسەر بکرێت. وتەبێژی ئەم کۆمیسیۆنە هیوادارم ئەوە من بە هەڵەتی حاڵی بم وای ڕاگەیاندووە کە دوای بینینی سەرۆکی هەرێمی کوردستان وەڵامی پەیامەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی دەنەوە دەربارەی ئایا ئەوان لە تواناندا هەیە لە 28 هەڵبژاردن بکەن یاخود ئەنجام نەدەن. خاڵێکی تر خۆشیان پێم وایە کەم تەرخەمیان هەبووە جددی نەبوون تا ئێستا ناڕزایەک لەوان بەرز نەبووەتەوە بۆ ئەوەی کەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم پەرلەمانی کوردستان هەست بۆ بکا کە ئەوان داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە. ئەمڕۆ فشار ڕۆڵی هەیە ئەگەر ئێوە فشارێک نەبیدراوە بۆی کەوا ئێوە بڵێن ئێمە داواکاریمان جێبەجێ ناکرێ و دەستەوەستان وەستاوین و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز شوان قەنادزێ. بەڕێز قادر وتمان جارێکی تر. بەڕێز سەرۆکی پەرلەمان
لە ڕاستیدا من دەمەوێت ئەوە بە بەڕێزان لە کۆمیسیۆن بڵێم کە پێمان باشە بەڕوون و ڕاشکاوی یانە پێمان بڵێن کە ئاستەنگ و لەمپەرەکانی بەردەم تەفعیل نەبوونی ئەو دامەزراوەیە جگە لە قەیرانی دارایی و ئەوەی کە خۆیان باسییان کردووە بودجەیان خەمڵاندووە و ئاراستەی جیەتی تایبەتمەندیان کردووە و داوای دامەزراندنیان کردووە کە ئەمە هەموو ڕاستە جگە لەمە هۆکاری کە هەیە لە بەردەم تەفعیل نەبوونی ئەم دامەزراوەیە و ئەوەی خۆیان ئەوان باسییان کردووە باس لەوە دەکەن کە دەرچەی یاسایی بە دوای دۆزینەوەی دەرچەی یاساییدا دەگەڕێن لەبەرەوە کە بودجەی گشتی نهاتۆتە پەرلەمان کەوان بەپێی قانون خاوەنی بودجەی سربەخۆی خۆیان دەبن لە چوارچێوەی بودجەی گشتیدا و هەمووشمان ئەوە دەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لە مامەڵەکردن لەگەڵ داهاتی ئەو وڵاتە پابەند نەبووە بە قانون تاوە گرفت بێ و بەدیلی ئەوەوە دۆزینەوەی دەرچەی یاساییش بەدیلی ئەمەی کە نهاتۆتە بودجە نهاتۆتە پەرلەمان ئەمەش ڕوون و ئاشکرایە واتە پرسیارەکەی من ئەوەیە کە جگە لە قەیرانی دارایی هۆکاری کە هەن چونکە بە پێی معلوماتی ئێمە کە من نامەوێت لەو کۆبنەوەیەدا باسی بکەم کۆمەڵە هۆکاری کە هەنە بەڵام کۆمیسیۆنی باڵا تاکو ئێستا ئەم هۆکارانەی بۆ ڕای گشتی و تەنانەت بۆ پەرلەمانیش بە فەرمی نەدرکاندون و ئاشکای نەکردوون خاڵێکی کە لە ڕاستیدا ئەرکی ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاپرسی بە پێی قانونی کۆمیسیۆنی باڵا ئەمە ئەرکی لە هەرێمی لە کوردستانی عراق ئەرکی ئەم کۆمیسیۆنەیە و ئێمە لە ڕاگەیاندنەکان بەردەوام کاتێک پرسیار لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عراق کراوە کە ئێوە ئامادەکاری دەکەن یان ئامادەن بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەوان وتویان ئەگەرە بابەتە ئاراستی ئێمە بکرێت دیراسی دەکەین تاکو ئێستا کۆمیسیۆن لە کوردستان هیچ ڕوونکردنەوەیەکی نەبووە کە ئەمە حەسریەن دیاری کراوە کە دەسەڵاتی ئەوانە ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاپرسی وەجگە لەم خاڵەش ئەوەی کە چەند پەرلەمانتارێکی بەڕێز ئاماژەی پێدا ئەوەی ئێمە لە راپۆرتەکەدا بینیومانە لە ئێستاوە کۆمیسیۆن قەراری داوە کە کار بەو داتا و بەو تۆمارە دەکا کە پێشتر کۆمیسیۆنی عراق بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان کاری پێکردو ئەوان خۆیان دەڵێن لە 28 ناتوانین هەڵبژاردن بۆ سەرۆکاتی هەرێم ئەنجامدەین کە فعلەن ناتوانن وە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی گشتیش کاتێکی زۆر لە بەردەستدایە بۆ لە ئێستاوە ئەوان قەراریان داوە کە کار بە تۆماری دەنگدانی ئەوەی کۆمیسیۆنی عێراقی دەکەن پلانیان چییە بۆ نوێکردنەوەی تۆمارەکە و بۆ پاکردنەوەی تۆمارەکە لە کاتێکدا لە دوای ئەنجامدانی پرۆسەکانی هەڵبژاردن لە ڕابردوودا بەردەوام سەرنجی زۆر لەسەر تۆماری هەڵبژاردنەکان هەبووە و زۆر سوپاس تۆماری دەنگدەران بەڵێ سپاس بۆ بەڕێز قادر وتمان بەڕێز نازم کەبیر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە خێراتنی ئەنجومەنی کۆمیسیۆران دەکەین دەستپێک من پشتگیری لە قسەیەکی برای بەڕێزم کاک فەرحان دەکەم بەنسبەت ئەوەی کە ئەنجومەنی کۆمیسیۆران بەرپرسە بەرامبەر پەرلەمانی کوردستان ئێمە وەکو پەرلەمانی کوردستانیش بەرپرسین لەوەی کە دەبات تاکو ئێستا بە دوواداچوون لە ئیشوکارەکانی ئەنجومەنمان بکردبا بۆ چارەسەرکردنی کار و بۆ چارەسەرکردنی کێماسیەکانیان دەبالیژنەیەک پێک بهێنرا بە لە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بە دوواداچوون ئیشوکارەکانیان و بۆ دابینکردنی پێداویستەکانیان خاڵێکی تر من پرسیار دەکەم لە ئەنجومەنی کۆمیسیۆران ئایا ئەنجومەن نیازی وایان هەیە کە لەسەر تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستان ئیش بکەن یان هەر تەنها اعتیماد دەکەن لەسەر تۆماری دەنگدەرانی عێراق خاڵێکی تریش ئەوەیە پرسیار دەکەم بۆ ئەوەی بۆ ئەنجومەنی کۆمیسیۆران بۆ هەر ڕاپرسیەک بۆ هەر هەڵبژاردنێک چەند کاتیان پێویستە بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی گشتیان هەر ڕاپرسیەک لە دوای دابینکردنی پێداویستەکانیان خاڵێکی تریش دەمەوێت ئیشارەت پێ بکەم دەربارەی ئەندامانی ئەنجومەن برادێک پرسیاری کرد کە بەنسبەت لە دەست لە کارکێشانەوەی ئەرکی پێشووی ئایا تەنها هەر ئەندامێک ئەوە بووە کە دەستی لە کار نەکێشێتەوە یان ئەندامانی تریش کاری پێشویان هەبووە دەستیان لە کارکێشایتەوەیان نەو زۆر سپاس بە بەڕێز نازم کەبیر بەڕێز ئەبوبەکر هەلەدنی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەبوبەکر هەڵەدنی ڕای بە خێرهێنانی سەرۆکی ئەنجومەنی کۆمیسیۆران و سەرجەم ئەندامانی کۆمیسیۆران وەڵام من ئەو چوار خاڵ بە کورتیە خەمەڕوو ئەم فەلسەفەی دروستکردنی ئەم کۆمیسیۆنە لای هەمومان ڕۆشنە کە یەکەم خاڵ لە ذهنی هەمومانە بۆ ئەنجامدانی ڕاپرسی بوو لە ناوچە کوردستانیەکان و لە داهاتووشدا پرسی دەستور ڕاپرسی لەسەر دەستور و هەڵبژاردننی خولی پێنجەم کە
نزیکی 2 ساڵی ماوە ئەمە دوو ئەرکی گەورن کە ئەکەوێتە ئەستویان بەڕای من ئەگەر ئەم کۆمیسیۆنە تەنها لە ماوەی 2 ساڵی داهاتوو خۆی تەرخامکە بۆ خاوێنکردنەوەی تۆماری دەنگدەران کارێکی زۆر گەورە ئەکەن کە ئەو تۆمارە خاوێنکردنەوە لە ناوی دووبارە ئەمە ئیشێکی گەورەیە و تێچووی ئەم پرۆسەیە ئەگەر بدەنە حکوومەت ئەمە کافێ لە ماوەی 2 ساڵی داهاتوە بیکەن ئەم کۆمیسیۆنش وەکو وەزارەت و دەستەکانی تر دەستەی ناوچە کوردستانیەکان دەستەی نەزاها فەرمانگە ڕێکخراوە حکوومیەکان و وازەحەکە لەگەڵ ئەم قەیرانە داراییە دەست لە ملام بووە و ئەم بەڕێزانی لێرن بەڕاستی قوربانی ئەو دۆخەن ئەینا هەمویان فەرمانبەر بوون مامۆستای زانکۆ بوون لە زۆر ڕۆوە شوێنی پێشووتریان باشترە لەم دۆخەی ئێستا لەبەرەوەی ئەمە ئەبێ پەرلەمانی کوردستان فشارەکانی خۆی چڵ کاتەوە لەسەر حکوومەت بۆ دابینکردنی پێداویستیەکانی ئەم کۆمیسیۆنە چونکە هەمومان پێمان وایە یەکێک لە هەر یاسا باشەکان کە لە خولی چوارەم دەرچوو کە جێگەی شانازی هەمومانە ئەم یاسایە کە ئەم بەڕێزانە ئەمڕۆ کاری لەسەر دەکەن بۆیە وەخاڵی دێمیش لە یاساکەدا کە باز لە دروستکردنی متمانەی توێژەکانی جەماوەرە کات بە پرۆسەکانی هەڵبژاردن ئەوەش پێم وایە بابەتێکە پارەی تێناچێ ئەتوان ئیشی لەسەر بکەن و لەگەڵ هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی تایبەت بە پرۆسەی هەڵبژاردن ئەویش ئیشێکی ترە ئەتوانێم کۆمیسیۆنە بەڕێزە بیکە لەگەڵ هیوای سەرکەوتن بۆیان. سپاس بۆ بەڕێز ئەبوبەکر هەلادنی. بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەرچی من پێم وایە کە بانگهێشکردنی کۆمیسیۆن زوو بوو و ئەمە تەنها بۆ بەڕێکردنی کاتی پەرلەمانە وەگەرنا چەندین وەزیر و دامەزراوە هەیە کە کەمتەرخە من لە ئاست تاخوازیەکانی هاوڵاتیانە ئەوە ئەوانمان بانگهێش کردایە و کاری گرنگتر هەیە کە کێشەی هاوڵاتیانە بەڵام لەگەڵ بە هەر حاڵ کە بانگهێش کراون ئەم سەرنجانم هەیە لە ڕوانگەی ئەو وتانەی کە بەڕێز سەرۆکی کۆمیسیۆن خستیە ڕوو هەستەکەم دش بە یەکێک لە وتەکانە هەیە بۆی بە تایبەتی کاتێک کە وەڵامی سەرۆکایەتی هەرێمیان داوەتەوە بۆ مەسلەی هەڵبژاردن ئەڵێن لە ماوەی 180 ڕۆژدا ئێمە ئەتوانین ئەنجامی بین بەڵام من پێم وایە لەم کاتەیە نەک لە 180 ڕۆژ 360 ڕۆژیش لەبەردەمیان نابێ ناتوانن چونکە تا ئێستا نەبینایان هەیە نە تۆماری دەنگدەرانیان هەیە نە کارمەندیان هەیە هەتا دوایی. پرسیارێکی کەم هەیە ئایا خاوبەڕێوەچوونی کارەکانیان دەستێوەردانی حیزبیە یاخود هۆکاری ترە لۆجستیە یا خۆیانن یا چ شتێکە بۆمان بخەنە ڕوو. ئەخیر خاڵم ئێمە لە پەرلەمان لە یاسای کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە مادەی سێ ئەوەمان چەسپاندووە کە بەرپرسن لە بەردەم پەرلەمان ئایا چ لیژنەیەکی پەرلەمانی لە پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ کاروبارەکانی ئەوان ئەکات. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕەحمان. بەڕێز گەشەدارە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەخێراتنی بەڕێزان ئەندامانی کۆمیسیۆنەکەین دیارە سەبارەت بە مادەی 4 کە بەڕێوەبردن و پرۆسەی تۆماری دەنگدەران و ڕێخستن و نوێکردنەوەی تۆمارەکان لە ئەستۆی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستانە بۆ دروستبوونی متمانە لای هاوڵاتیان بەڵام ئەوەی ئێمە ئاگادارین و لە پێشوش کە کارمان لەسەر کردووە من لە خولی پێشوو خولی سێمی پەرلەمان ئەندامی ئەو لیژنەیە بووم ئامینەخانیش کە لێرەیە ئەندامی ئەو لیژنەیە بوو بە راپۆرتێک دوای چەندین کۆبوونەوە و گۆڕینی نامە و نامەکاری لەگەڵ لە نێوان لایەنە پەیوەندیدارەکانە گەیشتنە ئەوەی کە بە کۆیدەن راپۆرتێک بنووسین کە ئەنجامەکەی بەم شێوەیە بوو 95,000 مردوو تا ساڵی 2013 نەسڕ ڕابوونەوە بەدەیان 1000 ناو دووبارە و سێبارە و بگرە ئەم دۆکمنتەی کە هەمووی ئەوە تا کۆکراوەتەوە و ئاراستەی بەڕێستانێکم تا ئێوەش ئاراستەی کۆمیسیۆنی بکەنەوە و هیوادارم بچێتە بەردەم ئەندامانی پەرلەمانیش ناوی بیزبارەشی تایە بە هەمان موالیت یعنی نازانم کە بەڕێز تۆماری دەنگدەرانی عێراق ئایا بەم شێوەیە ئێمە هەڵبژاردنەکەینەوە ڕاستە پێشووتریش بەم شێوەیە کرا کە بۆ هۆی گومان و لاوازبوونی متمانە لای هاوڵاتیانی کوردستان بەداخەوە ئێستا باسی ئەوە ئەکرێ کە هیچ توانایەکیان نییە و هیچ هەنگاوێکیان نەناوە کۆمیسیۆن
کامە کەم تەرخەمیە لەلایەن حکوومەتیشەوە کە پێویستە پەرلەمان لێپێچینەوە لە حکوومەتیش بکات لە سەبارەت بەمە. بێ لەوەی دەسەڵاتی دامەزران و کردنەوەی نووسینگەکان کە تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە بەهۆی نەبوونی بودجەوە بەڕێزان ئاماژەیان پێیە. پرسیارێکم لە بەڕێز کاک هەندرێنە کە سەبارەت بەوەی کە لە کەناڵێکی عەرەبی لەگەڵ مێقداد شەریفی وتراوە ئایا چۆن قبوڵەکەی مدیر عامێکی تۆ سەرۆکی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان بێت، ئەوەی ئاگادارین جەنابەت مۆڵەتی و ئێستا داوای نەقلی خەدەماتە کردووە کە ئەمە بە پێی یاسا پێشێلکردنی یاسا ئێمە شانازی بۆەکەین کە کۆمسیۆنێکی سەربەخۆی کوردستانمان هەیە، ئایا چۆنە بێ سەرۆکی کۆمسیۆنەکەمان مدیر عام بێ لە کۆمسیۆنی عێراق. سەبارەت بە کاتەکە تەواو بوو وابزانم. سەرۆکی هەرێم ئیسینادی کردوتە سەر چ یاسایەک بۆ دیاریکردنی وادەی هەڵبژاردن کە بەپێی یاساکەی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان دەرمان کردو یاسای کۆمسیۆن و جاردانی مافی جاردانی وادی هەڵبژاردننی هەیە، ئێوە ئیسیناتان کردوتەوە سەر چ مادەیە کە وەڵامی بەڕێز سەرۆکی هەرێمتان ناوەتەوە. زۆر سپاس بۆ بەڕێز گەشەدارە بەڕێز هاوڕامان گەجینەی فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەورەمان گەچێنەی وێڕای بەخێرهێنان و دەستخۆشی لە میوانە بەڕێزەکان بۆ چالاکیەکانیان دیارە ئەمە سەرنجی زۆرمان هەبوو، بەڵام لەلایەن خوشکان و برانی بەڕێزەوە باس کرا ئەوەی کە دەمەوێت هەر بۆ زیاتر تاکیدکردنەوە لە ڕاستیدا ناو تۆماری دەنگدەرانە لە مردووەکان لە ناو دووبارە بووەکان، چونکە لە ڕاستیدا پێمان وایە کە لەمە و پێش لە سەرجەم هەڵبژاردنەکانە بەڕاستی ئەمە سفرەیەکی چەور بووە بۆ تەزویرکردن. ئایا ئەم سفرە چەورە تاکوکەی پاک ئەکرێتەوە لەم ناوی مردوو دووبارە بووانە، چونکە تەئکیدین ئەگەر ئەو عملیە ئەنجام نەدرێ پاکسازی و چاکسازی نەکرێ هەر ئینتیخاباتێک و هەر ڕاپرسیەک ئەنجامەکەی نەزیه نابێ و بەدەیان علامەتی ئیستیفهامی ئەکەوێتە سەر. سپاس بۆ هەمولایەک. سپاس بۆ بەڕێز مامۆستا هەوڕامان گەجینەی. بەڕێز شیلان جعفەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، سەرەتا بە خێرهاتنی دەستەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەکەم. من سەرەتا لەوێەوە دەست پێ دەکەم، یعنی بە حەقیقەت پێویستە ئێمەش وەکو پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان خۆمان لە ئاست کەم تەرخەمیەکان بەرپرسیار بزانین. تەنها کۆمیسیۆنی باڵا بەرپرسیار نین لە کەم تەرخەمیەکان. من بە دوو پرسیار دەست پێ دەکەم کە لە راپۆرتەکەی بەڕێز کاک هەندرێنەوە واتە سەرۆکی دەستی پێکرد. من سەرەتا دەستخۆشیش لە خوێندنەوەی راپۆرتەکەیان دەکەم. پرسیاری یەکەم ئەوەیە کە کۆمیسیۆن بودجەی خەڵمێنراوی بە پێی خوێندنەوەی راپۆرتەکە لە 6/4/2015 ڕەوانەی وەزارەتی دارایی کردووە، بەڵام تا ئێستا وەڵامی نەبووە بە پێی راپۆرتەکەی خۆیان. بەڵام ئایا من ئەو پرسیارە ئاڕاستە ئەەکەم کە تا چەند پەرلەمانی کوردستان لەگەڵ وەزارەتی داراییە گفتوگۆی کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکە؟ پرسیاری دووهەم ئەوەیە کە زۆر لە بەڕێزان پرسیاری ئەوەیان کرد کە سەرۆکی دەستە تا ئێستا دەستی لە کار نەکێشاوەتەوە و بەردەوامە لە کاری پێشووتری. من پرسیارەکەم ئەوەیە بۆ هەموو ئەندامانی دەستەی تر، ئایا ئەندامانی دەستە بەگشتی هەر هەموویان دەستیان لە کار کێشاوەتەوە یاخود نا؟ زۆر سپاس بۆ بەڕێزتان. سپاس بۆ بەڕێز شیلان جعفەر. بەڕێز حاجی کاروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش هەر تاکید لەسەر ئەو مقابلەی تەلەڤیزیۆنی ئەەکەمەوە کە بینراوە لە کەناڵی ئەلڕەشیدی عێراقی. هەمان پرسیاری کرد تاوان سەرۆکی دەستەی یا دائیرەی هەڵبژاردن هیچ جوابێکی پێ نەبوو کە نەیودوایە یاوان. ئەوە بەڕێز جەنابێ نەتوان جواب بداتەوە. من لێرە نەکەر ئەنجومەنی وەزیران، ئێمەش وەکو پەرلەمان بە تایبەتی سەرۆکایەتی پەرلەمانەکەوێتە ژێر پرسیارەوە. معقوڵە لە ماوەی ئەو 7 مانگەیە
خۆی بەرپرسیار نەزانیوە بەرامبەر ئەم ئەنجومەنە کە کەم تەرخەمیەکانی کە کەم و کوڕەکانی عیلاجکا و چارەسەرکە تا ئێستاکە بانگیانی نەکردووە لە پەرلەمان بۆ ئەوەی نەک لە جەلسەی پەرلەمان بەڵکو لە ناو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە دابنیشن لەگەڵیان بۆ ئێمە چارەسەری بکەین بۆ ئێمە پێشنیارەکەم ئەگەر هەتاکو پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دروستە بێتەوە لجنەیەکی کاتی لە پەرلەمانە دروست بکرێت کە سەرپەرشتی ئەم ئەنجومەنە بکە بۆ ئەوەی ئێمە کۆنتاکێکی مباشرمان لەگەڵیان هەبێ تا بتوانین وەکو پەرلەمان بە ئەرکی خۆمان هەستین بۆ ئەوەی تەنها گلەیەکان لەوان نەکەین. خاڵێکی تر ئەوەیە کە پێشنیارەکەی من لە هەر ئەمەوێ هیوادارم بچەسپێ بەس خوشکێکی بەڕێز پەرواخان بوو ئەو پێشنیارەی کرد من داواکەم بە جددی بۆ ئەوەی گرفتیان چارەسەر بێت دنیایە کارمەند لە وەزارەتەکان هەیە بێ ئیشن ئەو وەزارەتانەی کە کارمەندی فائیزە هەر وەزارەتێک دە کارمەند بداتە ئەم ئەنجومەنە مشکلیان چارەسەر بێت لە ڕووی دامەزراندنەوە بۆیە من داواکەم لە سەرۆکایەتی پەرلەمان کە بە کتابێکی ڕسمی داواکاری ئەنجومەنی ئەم دەستەیە داوا بکات لە وەزارەتەکان چ کارمەندێکی فائیز هەیە بۆ ئەم دەستەیە بێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز حاجی کاروان. بەڕێز سنوەر قادر. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە کۆمیسیۆنی باڵای سەر بەخۆی هەڵبژاردنەکانی و ڕاستی بە راپۆرتێک کار و چالاکیەکانیان تا 1/6/2015 خستۆتە بەردەم سەرۆکایەتی پەرلەمان و دوابابەتی راپۆرتەکەشیان گرفت و پێشنیارەکانە. کۆمیسیۆن بودجەی لەبەردەستدا نییە، بارەگای سەرەکی و فەرعی نییە، کارمەندیان نییە، تۆماری دەنگدەرانیان لەبەردەستدا نییە یان تۆماری دەنگدەرانیان پاک نەکردوێتەوە بۆ ئەم هەنگاویان چییە بۆ ئەمە؟ و ئەو کۆمیسیۆنە دەڵێ 180 ڕۆژ پێویستە بۆ هەڵبژاردن و تا ئێستا هیچ ئامادەکاریەکیان نییە بۆ هەڵبژاردن. بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەشێکی زۆری کێشەکان وابینم وەکو بەڕێزانیش باسییان کرد پەیوەندی بە بودجەوە هەیە بۆیە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بووە لەوەی کە نەک بودجەی بۆ ئەم کۆمیسیۆنە هەر پرۆژه یاسای بودجەی تا ئێستا نەبووە لە کاتێکە عێراق بە سەرڕای هەموو ئەو کێشانەی کە عێراقی گرتووەتەوە یاسای بودجیان پەسەند کردووە بە پێی ڕێژە بۆ نمونە لە 170 ئەو داهاتیان هەبێ کە بڕیاریان لێداوە لەو مانگا لە 170 واتە ئەبوو کوردستان بە ئێستاشەوە ناکرێ و پارێ بێ پرۆژه یاسای بودجە سەرفکرێ ئەبوو یاسای بودجە بێتە پەرلەمان و پەسەند کرێ ئەگەر لە 120 ئەو داهاتیان هەبوو کە بڕیاری لێدرێ با لە 120 هەر وەزارەتێک و هەر دەستێک سەرفکرێ بۆیە کێشەی هەرە سەرەکی لەوێ لە بودجەی بینەوە. سەبارەت بە تۆماری دەنگدەران ئایا تۆماری دەنگدەران چی بۆ کراوە هەموو پێویستیشە پەیوەندیان لەگەڵ هەنێ وەزارەت بە نمونە وەزارەتی تەندروستیە بێ بۆ سڕینەوەیان تۆمارێکی نوێ لە ڕاستیاکەوەی پێشوو ناکرێ کاری لەسەر بکرێەوە ئێمە مەترسیمانێ لە تۆماری نوێشا هەموو ئەم ئاوارە بە لێشاوی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە دیسانەوە بۆ ناوەکانیان تۆمار بکەن کە بەشێکی زۆر لەو ئاوارانە ئێستا کارتی زانیاریشی بۆ کراوە کە من بە گومانم ئەو کارتانە بۆ دوجار بۆ ناو تۆماری دەنگدان بەکاری بێنێ بۆیە باشترین سیستەمە و ئەلکترۆنی پەنجەمۆرەکەی بۆی نەتواندێک کەس دووبارە بێ و پێویستیشە لەسەر کۆمیسیۆن ئەوڵداوە کەم و کوڕەکان بخاتە ڕوو بۆی پەرلەمان بتوانێت لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت بە هەردوو لە سیستەمێکی ئەلکترۆنی گونجاو بێنرێتە پێشەوە. سەبارەت بەوەی کە بۆ پسپۆڕانی دەرەوە ئایا هەر لە ئێستەوە هەوڵی ئەویان داوە کە ڕاوێژکەن بۆی بتوانن خەڵکی پسپۆڕانی دەرەوە بهێنن بۆ ئەو تۆمارە بتوانین زیاترتیایە بەکاری بێنین. سەبارەت بە ناوچە کوردستانیەکان ئایا جگە لەوەی کە لە تۆماری هەرێمی کوردستانە ئەم چوارپارێزایی کە هەیە بۆ ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان کە ئومێد دەکەین بتوانێت ئەو پرۆژەی ڕەشنووسی دەستورە پەسەند بکرێ
و هەماهەنگی و ڕێکەوتن لەسەری بکرێ ئایا چی کراوە بۆ ناوچە کوردستانەکان و چۆن بتوانن ئەو کێشە و گرفتە یەکلای بکەنەوە. منیش دیسانەوە تێبینیەکم لەسەرەوە هەبوایە ئەوەی کە جەنابی سەرۆکی هەرێم ئەو نووسراوەی کردووە بە چی یاسایەک بۆ بە پێی یاساکە پەرلەمان بەرپرسیارە لە بەرامبەر کۆمیسیۆن و سەرۆکی هەرێم بۆی هەیە وادەی هەڵبژاردننی پەرلەمان دەست نیشان بکە نەک وادەی هەڵبژاردننی خۆی و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ساڵح فەقێ. بەڕێز نقطەی نظامی ئامینە خەم فەرموو. برای سروک پارلمانی اگر برنامه کاری صاحب بکنه بحثن دید که گفتگو کردن ده سرکار و چالاکی و کشه و گرفتن کمیسیون سر بخواه حل بجارتنا کرد تنیا با بیر اینان جوری بسیار کردن پارلمانتارا بلی پرسینه چیتن کنل گور پیروی نافخو اگر هر لاینک بهتا بان کردن با آماده بون گفتگو کردن بیتن و نل گور یاسا یان ماده سه گفتگو کردن سرکشه و گرفتن نابیتن شوازده ده پرسینه بیتن. بتاكيد لبرسيني ناويتنا بحث كرن تبيني وسرنجن برلمانتار جيتوري آزادن يعني بام بابتتا بورجينن. برئيس عباس غزالي. برئيس سروكي برلمان بخير هاتني كوميسيوني هەڵبژاردنی هەرێمی کوردستانی عێراق دەکەین. بەڕاستی لە ڕۆژی دامەزراندنیەوە نیگەرانیەک هەبووە ئەویش پێکاتەکانی کوردستان بوون کە بە پرۆژەیەک داوامان لە سەرۆکاتی پارلمان کردووە کە چارەسەرێکی بگونجێنەوە ئەو پێکەوە ژیانە لە کوردستان بڕاوێتەوە هیوادارین بە دواداچوونی بکەن و چارەسەری گونجاویشی بۆ بکەن. پشتگیری وتەکانی برای بەڕێزم حاجی کاروان دەکەم ئەگەر کۆمسیۆنی هەڵبژاردن لە بەرامبەری پارلمان بەرپرسیار بێ ئێمە بە دواداچوون بۆ هەموو کێشەکان دەکەین بەڵام بۆ کێشەی ئەوان نەکردووە پێشتر دەبێ ئێمە ئەو کەم تەرخەی خۆمان قبول بکەین و بە دواداچوون بۆ ئیشەکانیان بکەین لەگەڵ حکوومەت و لەگەڵ دامەزراندنی هەموو کارەکانی. و سەبارەت بە پێشنیارەکەشی بۆ پێکێنانی لێژنەیەک و بۆ بە دواداچوونی کاروباری کۆمسیۆن 100% پشتگیری دەکەم و نابێتە کەم بە ئەوەی کەم تەرخەمی ڕوونەدا. بەڵام سەبارەت بە نەقلکردنی کارمەندان بۆیان ڕەنگە جیاوازیم هەبێت چونکە هەڵبژاردن کارێکی تەخەسوسە دەبێت ڕەچاوی ئامار و ئایتی و قانون و ئیداری بکرێ. داوا لە کۆمسیۆن دەکەم ئەو ڕشتانەی پێویستە و تەخەسوسین بۆ هەڵبژاردنێکی بێگرد هەمان ڕەچاوی دامەزاندن لە ئێستاوە بکەن و بە نسبەت تۆماری دەنگدەرانەوە هەمیشە ئەو گرفتەمان هەبووە کە ناوێکی زۆر لە ناودانە و نەسراونەوە داواش لە کۆمسیۆنی هەڵبژاردن دەکەین لە لەگەڵ پارلەمان هاوکار بن لەگەڵ ئەنجومەنی پارێزگار ئەو تۆماری دەنگدەرانەی کە لە بەغداوە دێن لە ڕێگای ئەنجومەنی پارێزگانەوە بپاڵێورن و لەو ناوە زیادە و مردوانە پاک بکرێنەوە تاکو ئامارێکی پاک و بێگەردمان هەبێتن و هەڵبژاردنێکی بێگەرد لە کوردستانە بەڕێوە بچێت. سپاس بۆ بەڕێز عەباس غەزالی. بەڕێز محمود عومەر. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بێگومان هەر ناوەندێک کە مەهامێکی لە پێشە کەرەسەی بەردەستی پێویستە بە پێ راپۆرتەکەی بەڕێزیان بەڕێز سەرۆکی کۆمسیۆن دەرکەوت لە فەرمانبەر لە بینا لە بودجە لە داتا و ئامار هیچ شتێکی لە بەردەست نییە وەکو پێویست کە بۆ ئەم ڕۆژە بگونجێ تا بتوانێت هەڵبژاردنێکی پاک و بێگردی تیا فراهەم بکە. بەس تەنها بۆ ڕۆژی هەڵبژاردن زیاد لە 5,000 فەرمانبەری پێویستە تا وەکو ئێستا ئەوەی باسی لێوەکە پێوەرە نێودەوڵەتیەکان نەک لاوازە هەر نیشە. ئیتر من تێ ناگەم ئەم بانکردنە بۆ چییە؟ دەبوو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەر 4 مانگ پێش ئێستا پێداویستەکانی بۆ پڕ بکردنایەتەوە و بە دیقەتەوە خەمی بۆ بخواردنایە. بۆیە بەم ئالێتە ناتوانرێ هەڵبژاردن بکرێ و فراغی یاسایی و تەنگژە زۆر زیاترە بێ. هەمووشمان دەزانین هەڵبژاردن ناکرێ. بەداخەوە لە کوردستانە پلان و استراتیج درێژخایە نییە و زۆر کورتە. معقولە لە ماوەکەما لە هەڵبژاردن بکرێ لە کاتێکا وڵات بارگایی بۆ بە کۆمەڵی قەیران و تەنگژە قەیران و تەنگژەی مالی شەڕ هەموو ئەوانە کاریگەری تەواویان لەسەر باری کۆمەڵایەتی و کۆمەڵانی خەڵک داناوە. ڕێزمە ئەوەی
ئەم وەزعەت تەنها سەرقاڵکردنی خەڵکە چونکە بەڕاستی لەم ئەزمەیە خەڵک پێویستی بە بژێوی ژیان هەیە بە کار هەیە بە کەسابەت هەیە بە موچە هەیە بەوانە هەیە نەک بە ڕەنگە تا ئەوەی بۆ دابین نەکرێت نەتوانێت بچێتە پای سندوقی هەڵبژاردن و لە بەشداری لە هەڵبژاردنەکانە بکە. پەرلەمانیش بەڕاستی دەبوو هەر لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم خولەوە بە جددی خەمی کۆمەڵێ پرسی گرنگی بخواردە ئەو پرسانە کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ڕاهەندی نیشتمانیەوە هەیە لەوانە پرسی ڕاپرسی هەڵبژاردن پرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەو پرسە قوڵانەی کە ئەمڕۆ وڵاتی گردوێتەوە بۆیە بەڕاستی بەم ئالێتەوە هەڵبژاردن ناکرێ و هەم کۆمیسیۆنی باڵا بۆ خۆیان مەسئولیەتێکی بەشێ لەو تەنگژانە هەڵدەگرن و هەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ئێمەژەک و پەرلەمانی کوردستان بۆیە جارێکی تاکید لەسەرەوە کەمە ئەم تەنگژە قوڵە بۆ مۆزعاق ئاڵۆزەوە و ئێمە لە کەمتر لە دوومانی تووشی تەنگژەیەکی قوڵترە بین هیوادارم بتوانین هەمومان بەگیانی مەسئولیەتی و خطابی سیاسیەوە ئەو پرسە چارەسەر بکرێت. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز محمود عومەر. بەڕێز حەسەن ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەڵبەتە قسەکانی من زۆربان کران بەڵام هەر بە کورتی ئەو سێ چوار خارە دەڵێم. یەکەم ئەو بودجەی ئەوان بۆ ئەوەی بکەونە سەرپەی خوان بۆ ڕایکردنی کارەکانیان چەندە کە داوان لە وەزارەتی دارایی کردووە و وەزارەتی داراییش بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ناردووە. دوو لە سەردانەکاندا بەرگوێم کەوت کە چوون بۆ زۆر شوێن بەڵام وەزارەتی بازرگانی بەگوێ نەکەوت چونکە بەڕاستی وەزارەتی بازرگانیش زۆر پەیوەستە بە مەسەلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران هەروەک چۆن وەزارەتی تەندروستیش پێویستە و ئەوەی کە گوێشمان لێبوو بێئومێدێکی زۆر گەورەیدا بە ئێمەش و بە خەڵکی کوردستانیش کە نەتوانێ تۆماری دەنگدەران پاک کاتەوە لەو ماوەیەدا و کار بە وەزارەتی بەو تۆماری دەنگدەران بکە کە لە وەزارەتی بازرگانی عێراقەوە هەیە. ئەوە ئەگەر هەڵبژاردن نشکە باشترە لەوەی کە بەو تۆماری دەنگدەرانەوە بیکە. بۆیە من پێشنیار دەکەم پەلە بکرێت لەوەی کە ئەو بێئومێدیەوە ئەم قسەی کە کردی لە داهاتوودا هەوڵ بدا بڵێ ئێمە بە تۆماری دەنگدەرانی تازە کار دەکەین لە کاتێکدا کە ئەم تۆمارە پاکراوەتەوە. سێم سەردانیکردنی حکوومەت بۆ کۆمیسیۆن ئەوەندە قورس بێت بەڕاستی ئەمەشیان تۆزێک بێئومێدی دەدا بە خەڵکی کوردستان کە ئەو کۆمیسیۆنی کە دروستمان کرد هەمومان ئومێدێکی گەورەمان لەسەر هەڵچنی بوو بۆ ئەوەی ڕاپرسی بکە بۆ ئەوەی ڕاپرسی بۆ ناوچە دابڕێنراوەکان بکە ڕاپرسی بۆ دەوڵەتی کوردی بکە ڕاپرسی بۆ لەمە دوا بۆ هەڵبژارنەکانی پەرلەمان و حکوومەت و سەرۆکاتی هەرێم و دەستور و کۆمەڵێک شت بکە. یعنی ئەم چاوپێکەوتنی حکوومەت دەمەندە قورس بێ ئومێدمان کەمتر دەبێتەوە بەم کۆمیسیۆنە. چوارەمیان 6 مانگ زیاترە سوێندیان خواردووە ئەم بەڕێزانە و داوایان لە حکوومەت کردووە بودجەیەکیان بۆ دابین بکرێ. ئایا بەڕێزان سەرۆکاتی هەرێم یان ڕاستتر بەڕێز سەرۆکی هەرێم نەیدەزانی بێ بودجە و بێ فەرمانبەر و بێ هەموو ئەو مستەلزەماتانەی هەڵبژاردننی پێ ئەنجام دەدرێ وەک باڵاترین دامەزراوەی جێبەجێکردن چه هاوکاریەکی ئەم کۆمیسیۆنەی کردووە چه هاوکاریی ئەم کۆمیسیۆنەی کردووە وا داوای شتێکیان لێ دەکات کە سوور دەزانێت ناکرێت. من جارشکە لەگەڵ هیوای سەرکەوتنم بۆ ئەم کۆمیسیۆنە بۆ ئەم دەستە بەڕێزە بەڵام بۆ خۆشیان هەز دەکەم زۆر بێفشار بوون. سپاس. سپاس بۆ بەڕێز حەسەن ساڵح. بەڕێز عەباس فەتاح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من نامەوێت قسەی هاوڕێکانم دووبارە بکەمەوە چەند پرسیارێک زیاتر ئاراستە دەکەم بەڵام ئێستا گوێمان لە بەڕێز سەرۆکی هەڵبژاردنەکان بوو کە هەڵبژاردن لە ماوەی ئەو دوو مانگە ناکرێ کە ناکرێ پێویستە بۆ دۆزینەوەی شێوازێک و ڕێگەیەکی تر بۆ هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان بە تەوافق ڕێگەچارەیەک دیاری بکرێ. هەموو لایەکمان زۆر پەلەمان کرد لە دروستکردنی کۆمیسیۆن بەڵام هەتا ئێستا نەتواندراوە فەرمانبەرەکانی دیاری بکرێ و نەبارەگایەکەی بۆ دابدرێ بەڵام بۆ پێش 4 مانگ پێش ئێستاکەوان بێگومان دەیانزانی کە هەڵبژاردن لە پێشەوەیە هیچ ئاگاداریەکیان نەکردەوە کە ئەم پێداویستانەمان بۆ دابین ناکرێت. ئایا بەچەند دەتوانن ناوی دەنگدەران تۆمار بکەنەوە بێت دووبارە و بەڕاست و دروستی هیچ هەنگاوێکیان بۆ ناوە یان نا؟ ئایا ئێوە نازان کاتی هەڵبژاردنەکان
کاتە خۆتان بۆ ئامادە نەکردووە ینی دەبێت پێویستە ئیلا کە ئاگدار بکرێنەوە ئەو جابرێن ئێمە کاتمان زیاتر دەوێت وان کاتی هەڵبژارنەکانە زان پێویستە پێش ئەو کاتانە هەموو ئامادەکاریەکانی خۆیان بکەن بۆی ئەگەر بارودۆخی کاتە پێشەوە ئەو کاتە ینی لەبەر هۆی بارودۆخەکە نتوانین هەڵبژاردن بکەین. ئایا پەرلەمانیان ئاگادار کردوتەوە ئەگەر ئاگاداریان کردوتەوە بۆ تا ئێستا پەرلەمان بێدەنگ بۆ لایەنی پەیوەنددارەکانی بانگێژ نەکردووە ئەگەر وان ینی بەڕسمی پەرلەمانیان ئاگادارکردەوە کە حکومەت ناتوانێت بیان بینێت کە ئەو پێداویستیانیان بۆ دابین ناکە ئەگەر ئاگاداریان کردووە ئایا پەرلەمان لەو حالەتەیە بەرپرسەرەوەی بۆ ئەمانی بانگهێژ نەکردووە. لە قسەکانی جەنابی سەرۆکی کۆمسیۆن دەرێ پشتبەستن لەوەی کە نووسراوەکەی جەنابی سەرۆکی هەرێم بە ئەگەر بە دەنگدەرانی هەڵبژاردننی پێشوو بێت جەنابی سەرۆکی هەرێم لە نووسینەکەی دەرێت بە پێوەرێکی نێودەوڵەتی هەڵبژاردنەکە بکرێت کەواتە کارتی زیرەک دروست بکرێت هەر کارتی زیرەک خۆی بەڕاستی نەک بە 2 مانگ و 3 مانگ پێم وایە هەر خۆی 6 مانگی دەوێت بۆ دروستکردنی ئەمە بۆی کە هەڵبژاردنێکی ڕاست و دروست بێت بۆیە پێم وایە هەموو ئەم خاڵانە پێویستە بۆ هەڵبژاردن کۆمسیۆن وەڵاممان بداتەوە کە نەیتوانیوە بۆ هەموو ئەم پێداویستیانە دابین کە سوپاسدانەکە. سپاس بۆ بەڕێز ساباس فەتاح بەڕێز ڤەمان فەیسەڵ. برای سروک پارلمانی دیارم همین زانین کو سرب پارلمانی و بونا کمیسیون الهنده دو ماهیکنا تن کمیسیون البرانبری پارلمانی بر پرسیار بید به کو پارلمان هیچ پنگا و کا منتج پاویجتن بهنده کو اف کمیسیونا هبشتن شوازه که سرکفتیانه کارین خوا انجام بدهتن ایک شوان که ماسین کو پارلمانی انجام داین ها افریقا بیاد کمبینا افریقا دا مفروض بی پارلمانی آگهداری یانج آماده بونا وزیر داراییان ایک شنونرین انجمن وزیران اف کمبینا ها بست با بهنده کو اف بر پرساریت یا ام همی بیکو بزانین انجام چیه امت اخین ستوی حکومت دا بلکو وانجی مباررت خو هبانه بهنده کو دفاعش هنده بکن بزانین که بو چی حتانو که او بو جا پیرویان او مستلزمات پیروی بو انجام دانا هل هر بجارتنه که نداینه کمیسیون یا نخستینه بردسته وانا ویرت مدویتن آخفتنا خواب دو پسیارا داب دو ماهی بینم راسته بو انجام دانا هر بجارتنه که کمکا پیورایت هین ایک شوان پیورا رنگیش همیا گرنگتری کاد بتن کو کمیسیون پیروی هبینا 6 مانگا بتن و اوجیات ناف پیروی خوی ناو خدا یا تثبیت یا پسند کری باشه تثبیت کردن واشه شیوا بو انجام دانا هل هر بجارتنه که آیا مراعات وان یاسایم برکار کریه کول یاسا سروکاتیا حریم آماجه هبینا 2 مانگا دایا دو گل هنده دا کمیسیون او آمادگی نشاده کو نشتن هل بجارتنا انجام داد اری باشه بوچی کمیسیون پیشنیارا هنده نکریه کو پارلمان افریقا دوی کمبینیات کمبینه کادیدا و دا صلات جیور بگیرتن اواکو او دی رابنم انجام دانا هل بجارتنا الهریما کردستان یانجی کمیسیون پنگاوکا و صحاویتیه کو هماهنگیه کربتن کل گوره یا ساوان یا جماره چارجی او تدهاتیه پیدوی هماهنگیه کلگل کمیسیون بغداد کن بو هنده کو بشن استفاده شوان مکاتب کمیسیون بغداد هریما کردستان های بکن بو انجام دانا و هل بجارتنه یا هل بجارتنا کادی و سپاس سپاس بۆ بەڕێز ڤەمان فەیسەڵ بەڕێز مونیرە عوسمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان مونیرە عوسمان بە خێراتنی بەڕێز ئەنجومەنی کۆمسیارانەکەم دیارە ئێمە لە سەرەتاوە کەم ئەنجومەنە یاسای بۆ دەرکەوت دواتر ئەم بەڕێزانە سوێندی یاساییان خوارد ئێمە هەموو پەرلەمانتاران ئومێدێکی زۆر گەورەمان هەبوو کە ئەم ئەنجومەنە دەتوانێت کارێکی زۆر گەورە ئەنجام بدا بەڵام بەداخەوە بەپێ ئەو راپۆرتەی بەڕێز سەرۆکی ئەنجومەن خوێندیەوە هەمومانی بێ ئومێد کردووە ئێمە بۆ پەرلەمانتاری بۆ ئومێد کردووە و خەڵکی کوردستانێکی بێ ئومێد کرد بەرامبەر بە هەموو ئەو لەمپەرە گەورانەی کە دێتە بەردەمیان بۆ ڕایکردنی کارەکانیان بۆیە وەکو پەرلەمانتارە پێشنیارەکەم کە پەرلەمانی کوردستان کە بەرپرسیاری یەکەم دەبێت لە سەرپەرشتیکردن و چاودێریکردنی ئەم ئەنجومەنە بەڕێزە هاوکار و پشتیوانیان بێ بۆ ئەوی بتوانن ئەو لەمپەرانە لە بەردەمیان دروست بووە لا ببرێن بۆیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکانی تایبەت بە ڕایکردنی کاری ئەم ئەنجومەنە بانگشتی پەرلەمانی کوردستان بکرێن و لە کەمتەر خەمیەکانیان بکۆڵدرێتەوانێ چونکە ئێمە هیوایەکی زۆر گەورەمان ئەنجومەنە هەبوو. خاڵی یەکەم خاڵی دووەمیان بەڕێز سەرۆکی ئەنجومەن باسی مەسەلەی تۆماری دەنگدەرانی کرد من پێیان ئەڵێم ئێوە لەم ناوپۆلی پەرلەمانی کوردستان سوێندێکتان خواردووە کە بەرپرسیارن لە پاراستنی بەرژەوەندی میلەتەکەتان هەر بۆیەش پاکردنەوەی تۆماری دەنگدەران
پێویستە ئەرکی لە پێشینەی ئەم ئەنجومەنە بێ و یەشێ بێ لە کارە گرنگەکانیان و ئەولەویەتی کارەکانیاندا پاکردنەوەی تۆماری دەنگدەران بێ و خاڵێکی تر کە ئەمەوێ قسەی لەسەر بکەم ئێمە لەم پەرلەمانی کوردستانە و ئەوەی ئەمان بینی حماسێکی زۆر گەورەمان ئەبینی لەلایەن سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتەوە بۆ دروستکردنی ئەم ئەنجومەنە ئەم دەستەیە پێمان وابوو ئەگەر کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لە کوردستانە دروست ببێ ئەوە ئەم حکوومەتە و هەروەها سەرۆکایەتی هەرێم پاڵپشتێکی گەورەی ئەم ئەنجومەنەکەن من پێشم وایە خۆشیان ئەندامانی ئەنجومەن ئەم ڕوئیایان لا دروست بووە کە لە سەرەتادا ببوونەتە ئەندام لەم ئەنجومەنەیە بەڵام ئێستا هەمومان بێهیوا بووین هەم لە سەرۆکایەتی هەرێم هەم لە سەرۆکایەتی حکوومەت بۆ پشتگیری و پشتیوانی کردنی ئەم ئەنجومەنە بۆیە پێویستە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمی کوردستان لێرە بەدواوە ئەو کەمتر خەمیانەی کە نواندویانە کۆتایی پێ بهێنن هەمومان بە پەرلەمانی کوردستانیشەوە هەوڵ بدەین کۆتایی بەم لەم پەرانە بهێنین و دەستخۆشیتان لێکم زۆر سپاس بەڕێز کاکشۆن شێخ ئەحمەد زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بە خێراتێکی گەرمی میوانە خۆشەویستەکان دەکەین ئێمە چاوەڕی زۆرمان لەو کۆمیسیۆنە هەبوو بۆ ئامادەکاری و هەڵبژاردنەکان و بۆ ئامادەکردن بۆ ئەنجامدانی ڕاپرسی و بەڕێز سەرۆکی هەرێم زۆر بە پەرۆش بووە کە هاتوۆتە پەرلەمان داوای لە پەرلەمان کردیە بۆ دروستکردنی ئەم کۆمیسیۆنە و دەبووە ئێمەش وەکو پەرلەمانی کوردستان متابە ئەمان بکردوایە ئەرچی پەرلەمانە چاودێری وردی بکردوایە چونکە پەرلەمان بە پرسیاری یەکەمە بەپێی مادەی سێمی یاسای ژمارە 4 ساڵی 2014 و ئەوەی تریشان دەربارەی ئەو پرسیارە لە ئەنجومەنی کۆمسیاران دەکەم ئایا چ پەیوەندێکیان لەگەڵ UN ئەنجام داوە چونکە بەڕاستی بێ هاوکاری UN و وڵاتانی ئەوروپی و بەتایبەتی ئەمریکا زۆر زەحمەتە هەندێک ئیشوکار کە بۆ ئایندەمان تەمەنای دەکەین زەحمەتە بەجێگە پشتیوانیشتەوەمان لێ نەکرێتن و ئەوەی تریش کە زۆر قسە و باس لەسەر ئەوە دەکرێت بەڵێ منیش پشتگیری لەوەی دەکەین کە هەوڵ بدرێ تۆماری دەنگدەران پوخت و خاوێن بکرێتەوە لە مردووان ئەوانی کە وجودیان نماوە بە هەر شێوەیەکبی بۆی لە هەڵبژاردن داهاتوو هیچ تانەوتە شەرەک لە هەڵبژاردنەکان نەدرێ و بۆ هەموو لایەکیش ساغ بێتەوە کە ئەم تۆمارە چۆن بە شێوەیەک پاکراوەتەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز کاک فەرات سنگاوی بەڕێز سەرۆک و ئەندامانی پەرلەمان جارێکی تریش پێویستە سوێندێک بخۆین کە مەبەستمان شەخسی و حیزبی نییە سەلاحەدینی ئەیوبی چەند سەد ساڵێک لەمەوە پێش بۆەوەی ئیشوکار بە ڕێکوپێکی بڕوا ئیشەکان باش بڕوا وتی کاکە بیسمیللا لە نامەکان بکەنەوە چونکە کۆترەکان ناتوان نامەی گەورە ببن لە ڕاستیە من پێم وایە دەستگای کۆمیسیۆنی هەڵبژاردن بە مەبەست ئیفلیج کراوە و هەموو دام و دەستگاکانی ئەم وڵاتە بە مەبەست ئیفلیج ئەکرێ لەبەرەوەی سەرکردایەتی کورد بڕیاری داوە لە هەموو حیزبەکان بەبێ ئیستیسنا بڕیاریان داوە کە بمێننەوە 50 ساڵ 6 ساڵ تۆش بۆ ئەوەی کە بمێنیتەوە پێویستە دام و دەستگا و مؤسساتت نەبێ دام و دەستگا و مؤسسات پەیوەندی بە گەلێکی پێشکەوتوو بە سیستمێکی پێشکەوتوو هەیە سەرکردایەتی کورد بەبێ ئیستیسنا لە هەموو حیزبەکان ئەبێ بمێننەوە لەبەرەوە وەکو مەکیاڤیلی ئەفەرموێ ئەڵێ میر نابێت داڵێک بێت دەوری بە لاچێک بێت دەوری بە داڵ گیرا بێ میر ئەبێت داڵێک بێت دەوری بە لاک گیرا بێ لێرە مەسەلەکان زۆر ڕوون و ئاشکرایە ئەم وڵاتەی ئەمە بۆ پێشەوە ناچێت دام و دەستگا دروست نابێ لەبەر ئەوە سەرکردایەتی کورد بە هەمویانەوە پێویستیان بۆیە کە دام و دەستگا دروست نەبێ لە کۆتاییشە هەموو مەسەلەکان بەرەو کوێچێ سەرکردایەتی کورد هیچ شتێکی نییە بەبێ مەبەست بێت تەنانەت هەڵە و کەم و کورتی و ئەوانش هەمووی بە مەبەستە بۆ ئەوەی ئیشوکارەکان بەو جۆرە بڕوا لە کۆتاییە داوا لە دادگای فیدراڵی ئەکرێ بڕیار بدە دادگای فیدراڵیش بڕیارەدا یان لە مەطبەخەکانی پشتەوەی حیزب ڕێکەوتنێکەکرێت لەسەر مەسەلەکان هیچی تر نییە ئەندام پەرلەمان و ڕووناکبیر و سەحەفیش نەخۆیان شین و مۆر بکەنەوە نەڕەخەی توندوتیش بگرن نەحیزبەکانیش ئەوەنەی تر بکەن بە دوژمنیەک ناو میلەتەکەشمان پڕ نەبێت لە کێشە و ڕق و چینەوە ئەوانە ڕێکەوتنی سیاسی یا دادگای فیدراڵی مەسەلەکەیەک لای یەکاتەوە سوپاس زۆر سپاس بەڕێز خات و حیات مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە قسەکانی ێک لە بەڕێزان کاک فەرحان جەوهەر و کاک ڤەمان فەیسەڵ ئەەکەم دیارە چەند خاڵێکم هەبوو بەڵام پێشتر ئەوان ئاماژەیان پێ کرد و قسەکانی منیان کرد من دووبارەی ناکەمەوە جارێکی تر
بەس پرسیارێکم هەیە بۆ بەڕێز ئەندامانی کۆمیسیۆن ئایا کۆمیسیۆن تۆڕی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ڕێکخراوەکانی NGO-کان کە هەندێک لەو ڕێکخراوانە بە تایبەت ئیشی لەسەر مەسەلەی ڕاپرسی و لەسەر مەسەلەی هەڵبژاردن کردو ئایا ئەو تۆڕی خۆیان فراوان کردو ئەگەر نەشیان کردو لە ئێستایا ئەتوانە ئەو تۆڕی خۆیان فراوان بکەن و ئیسفادە لە تەجروبەی ئەوان بکەن شتێکی خراپ نییە. لەسەر مەسەلەی راپۆرتەکەی کۆمیسیۆن هەندێک لە برادەرانی تریش ئاماژەیان پێیە راپۆرتێکی تا ڕادەیەک پرۆتۆکۆڵیە راپۆرتەکان وا بینم و هەندێک لە برادەرانی تریش نەفسی ئاماژەیان پێیە و پێویستە لەسەر کۆمیسیۆن پێگەی خۆی بەهێز بکات و ئەوەندە بێدەسەڵاتی خۆی نیشان نەدا ئەمان ئەتوانن بە عەمەلی ئیشی خۆیان بکەن و پێداگیر بن لە معالەجەکردنی کێشە مادی و تەکنیکیەکانیان هەڵبەتە بۆ ئەمەش پێویستە پەرلەمان ڕۆڵی خۆی هەبێت لەم مەسەلەیەدا. سوپاس. زۆر سپاس. خاتو شکور اسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکوری ئیسماعیل لە سەرەتا بەخێر هاتنی ئەنجومەنی کۆمسیاران دەکەین و دەستخۆشیان لێ دەکەین بۆ کار و چالاکیەکانن هەرچەندە دەبینین بەڕاستی دەست بەستراو بووینە لە سەرەتا پاڵپشتی قسەکانی بەڕێز مامۆستا مەروان گەڵالەی دەکەم نامەی دووبارەیەکەمەوە زۆرێک لە قسەکانم هاوڕێیانم کردیان بەڵام دەمەی جەخت لەسەر ئەوە بکەمەوە بەڕاستی ئەو کە پێشنیاریان کردووە تۆماری دەنگدەرانی حکوومەتی ناوەندیان بۆ بهێندرێ من دەڵێم ئەگەر ئەو تۆمارەشیان بۆ بهێندرێ بەڕاستی لە ئێستاوە پێویستە چاکسازی و پاکسازی لەو تۆمارە بکرێەوە پاشان بخرێتە بەردەستی پەرلەمان و سەرجەم پەرلەمانتاران لەبەرەوەی ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانی و هەموو حزبەکانیشی تیادا هەیە بۆ ئەوی دڵنیابی لەوەی کە ئەو تۆمارە هەر هەڵبژاردن و ڕاپرسیەکی لەسەر ئەنجام بدرێ دڵنیابین لەسەر کە ناوی دووبارە و ناوی مردووەکانی تیادا نییە پێم وایە ئەمە حەلێکی باشە و سپاس. زۆر سپاس. بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی میوانەکانەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان ئێمە کاتێ یاسای کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسیمان کرد بە ڕای من یەکێک بوو لە دەستکەوتە هەرە باشەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان و زۆر شانازی بوو بەڵام بەداخەوە کاتێک قیادەی ئەم کۆمسیۆنە ئەدێت دەست ئەو بەڕێزانەی کە ئێستا میوانن لای ئێمەی تووشی ناومێدێکی زۆر تەواو کردووە و ئەوان لیدەر بوون بە تایبەتی سەرۆکی کۆمسیۆنەکە ئەبوایە لە خاڵی سفرەوە دەستی پێ کردووە زۆر دەستەوەستان نەبوایە دەستسپی نەبوایە زۆر بەداخەوە و ئەبوایە کاتێک سەرۆکی حکوومەت ناوێ بەڕێزیان ببینێ پەنای بۆ سەرۆکی پەرلەمان بردایە چکە سەرۆکی پەرلەمان چاودێری یەکەمی ئەوانە و کۆمەکی بکردایە کاتێک ناتوانێت بینایەک دروست بگرێ بەکرێ لە ناو هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک کۆی هەمووی ئەم بینانە ناکاتە 20 میلیۆن دینار منطقی تیانێ تۆ دەستگایەک شەلەل بکەی پێ بکەی بۆ 20 میلیۆن دینار کاتێک فەرمانبەرت نییە وەکو ئەو هاوڕێ بەڕێزانم کە باسییان کرد تۆ بە پەرلەمانی کوردستانیش و هەر بن دیوارەکان نەقڵ بکرایە بۆ ئەو دائیرەیە بەس بوو کە ئەوم بتوان لەسەر پێی خۆیان بۆستن بەڵام بەداخەوە قیادەکردن قائید ئەبێ قائید بێ لە سفرەوە دەست پێ بکە بەداخەوە ئەم کۆمیسیۆنە ئێمەی بێ ئومێد کردووە و ئەبوایە ئەو نەک ئەندامانی پەرلەمان داوای هاتنی ئەوان کردنایە کاتێ ئەوان لە خلالی چەند مانگێکە ئەزانن کارەکان ناچێتە پێشەوە ئەوە خۆیان دەوان بکرا بێنە پەرلەمان لە پەرلەمان بە سەرۆکایەتی پەرلەمان و بە پەرلەمانیان بووتایە ئەمە وەزعەکەی ئێمەیە چارەسەرێکمان بۆ دۆزنەوە نەک ئێستا کاتێ داوای هەڵبژاردنێکیان لێ ئەکرێ ئەوان بێن پەنا بۆ پەرلەمان بەرن ئەمە ئێمەی زۆر بێ ئومێد کردووە من چەند پرسی ئاراستی و بەڕێزانە ئەەکەم بودجەکەیان چەنە کە داوایان کردو 2015 بۆ بە ڕقم بە ئێمەیان نەوتۆ بڵێن ئەوە بودجەکەمانە ئایا ئەمە ناچێتە زمینی نەفقاتی سیادی لە بودجەی عێراق چکن هەڵبژاردن نەفقاتی سیادیە پێویستە بە حکوومەتی بەغا ئەم پارێ سەرفکە نەک حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەمە هۆڵەیان داوە یان نەیانداوە هەڵبژاردن نەفقەیەکی سیادیە پەیوەندی نێوان ئەم کۆمیسیۆنە ئەم دەستەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان لەگەڵ ئەو فەرمانگانەی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق چییە ئایا نەیانتوانی سوود لەوانە وەربگرن و ئەیشان توانی ئەگەر هەر کارمەندیان نییە لە 60 ئەو کارمەندانەی کە لەناو دەستگاکانی حکوومەتە هەیە بەم بینای پەرلەمانەشەوە لە 10 زیادەیە ئەیانتوانی سوود لەم کارمەندانە وەرگرن ئایا نەیانتوانی و کارمەندەکانیان دابەنجرێنن بینیان دامەدەن ئایا موچە و ئیمتیازاتی خۆشیان هەر وەکو
بودجەکەیان دیارە یا دیار نییە هیوادارم وەڵامی ئەو پرسانەمان بدەنەوە زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز دکتۆر سراج ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان وێڕای بەخێرهاتنم بۆ شاندی میوان کۆمیسیۆنی باڵا من داوا دەکەم ئێمە لێرەدا لە مینبەرە ڕاستیەکان وەک خۆی باز بکەین و بابەتیانە قسەکانمان دەربخەین من دەپرسم ئایا بۆ کۆمیسیۆن مقەسیرە لە کاتێک کە هیچ پێداویستەکانی بۆ ئامادە نەکرایە دەبوایە ئەوڕۆ پەرلەمانی کوردستان زۆر بەڕاشکاوانە باس ئەەکەم دەبوایە لایانی پەیوەندیداری کەەوە مقەسیرە بەرامبەر کۆمیسیۆنی باڵا کە پێداویستەکانی بۆ حاضر نەکردی ئەوان لێرەبانە وەک وەزارەتی دارایی وەزارەتی پەلاندانان ئەو لایەنانەی کە مقەسیرن بەرامبەر ئامادەنەکردنی پێداویستەکانی کۆمیسیۆنی باڵا دەپرسمەوە ئایا بۆ ئەمڕۆ پەرلەمان باگێشی کۆمیسیۆن دەکات بە تایبەتی دوای بانگێشی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ هەڵبژاردن ئایا بۆ تازە پەرلەمان لە کۆمیسیۆن بەخەبەردێ بۆ پێشتر بەخەبەر نەهات من ئەوە دەپرسم جێی سەیر و سەمەرەیە چما پەرلەمان نەیدەزانی ئێمە ڕۆژانە لەم پرسە گرنگە نزیک ئەبینەوە بۆ 3 مانگ پێش ئێستا ئەم بابەتەی نە ئەوروژاند بۆ بانگێشی کۆمیسیۆنی نەئەکرد و چارەی کێشەکانی نەئەکرد و هەڵی نەئەستاندەوە سەرپای خۆی کەواتە کۆی ئەو گلەیانەی ئیمڕۆکە لە کۆمیسیۆن ئەکرێ ئەو خەمساردنەی کەوا بەرامبەر کۆمیسیۆن نیشان ئەدرێ من دەڵێم دەبوایە لە پەرلەمان بکرابوایە ئەو ڕۆکە ئەو خەمساردیە ئەو گلەیانە دەبوایە دەستەی سەرۆکایەتی ئەو ڕۆکە ئەو شتانە وەڵام بدەنەوە چونکە ئەوانن نەیانتوانیوە کارەکانی کۆمیسیۆن وەکو پێویست چاودێری بکەن جالێرە بە هەموو خەڵکی کوردستان بزانێ تۆپی تەقسیر تۆپی مقەسیری لە ساحەی پەرلەمانە نەک لە ساحەی کۆمیسیۆن کەواتە هیچ ئیجاب ناکە ئیمڕۆ ئێمە دەستی چەوری خۆمان بە جلوبەرجی ئەوان بسڕینەوە و زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز خاتوو مریەم سەمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان بەخێراتنی ئەندامانی ئەنجومەنی کۆمسیاران دەکەم دیارە زۆر لە هەواڵانم قسەکانی ئێمە منیان کرد بەڵام من هێندێک خاڵم هەیە بە کورتی باسییان دەکەم وەگەوەی کە هەواڵانم باسییان کرد بەڕاستی دەبواە لەگەڵ دروستبوونی ئەو کۆمسیۆنە پەرلەمانی کوردستان لیژنەیەکی تایبەتی ڕاستپاردا بۆ ئەوەی چاودێری ئەو کۆمسیۆنە بکات و بۆ ئەوەی لە نزیکەوە ئاگاداری و هاوکاری ئەو کۆمسیۆنە بێت دیارە و ئەنجومەنە بەڕێزە وەک لە راپۆرتەکەدا ئاماژەیان پێکردو کۆمەڵە گرفتیان هەیە کە بۆ هۆی ئەکتیڤ نەبوونی ئەو کۆمسیۆنە ئایا ئەو گرفتانە یا ئەو کۆمکوڕیانێک کە هیانە تەنها لەسەر بودجە و نەبوونی میلاکە یان لە پەر و بربەستی کە هەیە لە بەردەم هەنگاوەکانیان لە خاڵێکی تر لە پێشنیاری راپۆرتەکەدا باز لەوە دەکەن کاتیان پێویستە بۆ هەڵبژاردن وە گرفتیان هەیە بۆیە دەبێت بۆ هەڵبژاردن پرسیان پێ بکرێت بەڵام سەرۆکایەتی هەرێم داوای لێکردن هەڵبژاردن بکەن لە کاتێکدا راپۆرتەکەی ئەوان لە 1/6 نێردراوە لە نووسراوی بەڕێز سەرۆکی هەرێم لە 4/6دا دەڵێت بە گوێرەی پێوەرە نێودەوڵەتەکان هەڵبژاردن بکەن بۆ ئەم پێوەری نێودەوڵەترە چیتان کردووە و ئەگەر بڕیار بێبێ بایۆمتری بێت وەک هەواڵانم باسییان کرد ئەو تۆماری دەنگدەرانی عراق کە پڕە لە ناوی مرد و دووبارە ئەوان پلانیان چیە بۆ ئەم تۆمارە و چه هەنگاوێکان ناوە و لە کۆتاییدا پشتگیری لە تەواوی قسەکانی خاتوگەشە و کاگۆران و بەڕێزکا قادر دەکەم و پێشنیار دەکەم لایانی معنی بانکێش بکرێت بۆ ئەوەی لێپرسینەوە بکرێت کە بۆچی تاوەکو ئێستا هاوکار نەبوون سوپاس. زۆر سپاس بەڕێز کاک ڕابوون معروف. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکانم دوو تۆرەیە هەوڵ دەدەم بە کورتی پێشکەشام بکەم یەکیان سەبارەت بەوەیە کە ئێستا بەپێی وەڵامەکەی بەڕێزان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ڕاپرسی بۆ بەڕێزان لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوە دەرکەوتووە کە ئەو کۆمیسیۆنە توانای هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بەڕێوە بەرێ و بەشێکی زۆر لە فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و پێشتریش ئامادەکاری سیاسی بۆ کرابوو کە بۆچوونیان وایە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستان لێرە بە دواوە لە کوردستانی ئێمە لە پەرلەمانی کوردستان هەڵبژێردرێ بۆیە ئەگەر ئێمە جۆرێک ئیتیفاق لە ناو پەرلەمانی کوردستان دروست بکەین فراکسیۆنەکان بگەنە جۆرێک سازان و لە یەکگەیشتن دەتوانین ئەو بەسەرۆکی شێدا زاڵ ببین بە هەڵبژاردننی بەڕێز سەرۆکی داهاتووی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان بۆیە هیوادارم ئەمە ببێتە دەرچێکی هەم یاسایی و هەم سیاسیش لە وڵاتەکەمان و بەسەر و تەگرێژدا زاڵ ببین بابەتی دووەم ئەوەیە کە ئێمە لە ساڵی 90 ڕاپەڕینمان کردووە و بەشێکی گرنگ لە وڵاتەکەمان ڕزگار کردووە
و دەستمان کرد بە شێوەیەک لە شێوەکان هەرچەندە من تێبینی زۆرم هەیە لەوبارەوە بەڵام دەستمان کرد بە دروستکردنی داموزگاکان لە هەرێمی کوردستان لەو ساوە ئێمە چەندی هەڵبژاردنمان کردووە سەرنجیان پەرلەمانە بەڕێزە بەوە ڕادەکێشم هەتاوەکو ئێستا هیچ هەڵبژاردنێک لەم وڵاتی ئێمە نەیتوانیوە دوو پرەنسیپ و ستانداردی نێودەوڵەتی بەدەست جێبەجێ بکات بۆ ئەوەی ڕێکخراوی نەتەوەیەکگرتوەکان و ڕێکخراوە معتەبەر نێودەوڵەتیەکان وەک هەڵبژاردنێکی ئازاد و ڕەواواتە دوو ستانداردە بەناوبانگە نێودەوڵەتیەکان دوو ستانداردی بنەڕەتی واتە هەڵبژاردنێکی ئازاد بێ و هەڵبژاردنێکی ڕەوا بێ کە بەداخەوە کات فرسەت نادە هەردووچی وردکەمەوە یعنیسی بەڵام تونس لە دوای ڕووداوانی کە ناو دەبرێن بە ڕووداوەکانی بەهاری عەرەبی دوو هەڵبژاردنی کردووە دوو هەڵبژاردنی پەرلەمانی هەردوو هەڵبژاردنەکە توانیتی ستاندارد نێودەوڵەتەکانی فریان فێیە ئازاد و ڕەوا لە خۆیدا جێبەجێ بکە و سەرکەوتوو بن بەسەر لە هەڵبژاردنەکانیاندا میسر لە دوای ڕوخاندنی حکوومەتە دیکتاتۆریەکەی مبارەک هەڵبژاردنەکەی ستاندارد نێودەوڵەتەکانی ئازاد و ڕەوا فریان فێی جێبەجێ کرد بەڵام کاتێک کە ئەسکەریە دیکتاتۆرەکانی قلابیان کرد هەڵبژاردنەکەی دووەم نەیتوانی ئەو دوو ستانداردە جێبەجێ بکە پرسیاری من لە کۆمیسیۆن ئەوەیە ئایا ڕێدەدەن وڵاتەکەمان لە بەردەم ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و دنیای نێودەوڵەتی ئینتەرناشنال کۆمیونیتی و اینجا لە بەردەم گەلەکەماندا لەم بابەتە ناشرینە بەردەوام بینواتە هەڵبژاردنەکانمان دیسان بە هەمان وەروی هەڵبژاردنەکانی پێشوو بەڕێوە بچن یان لە بەردەم ئەم پەرلەماندا بەڵێن بە ئێمە و بە گەلەکەمان دەدەن کە هەڵبژاردننی داهاتوو ئەم دوو پێوەەر نێودەوڵەتیەی ئازاد و ڕەوا فری ئانفەیە لە هەڵبژاردنەکانماندا جێبەجێ بکرێن و سەرمان لە بەردەم هەم گەلەکەمان و هەم ئینتەرناشنال کۆمیونیتی بەرز بکەنەوە زۆر سوپاس زۆر سوپاس بەڕێز کاک زەنا عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە هەڵبژاردن و کۆمیسیۆن دوو زاراوەن کە لە هەرێمی کوردستان زۆر گومانیان لەسەرەوە ململانەی سیاسی توندیان لەسەر بۆ لە ڕابردوو لە ئێستایە کە ئێمە هەنگاو نەنین ئەو گومانەی کە لە ڕابردوو دروست بووە بیڕێوێنینەوە بۆی لایەندەم کۆمیسیۆنە بتوانێت کار بکە کە من پێم وایە ئەمە بەشێکی گەورەی پەخستنی کاری کۆمیسیۆنەکە نەبوونی متمانەیە پاشان بودجە و بابەتەکانی تر بۆیە گرنگە لایەنە سیاسیەکان یەکەم کارکەیەکەن ڕەوانەوەی بێمتمانەیی ئەو گومانە زۆری کە لەسەر مەسەلەی پرۆسەی هەڵبژاردن و کۆمیسیۆن هەیە لە هەرێمی کوردستان چکاگەرم کۆمیسیۆنە بۆم هەموو گومانەی ئێستاوە و بمێنێتەوە چارەسەری کێشەکانی نەکرێ چۆن توانێت لە ئایندە هەڵبژاردن کە واگەر هەڵبژاردننی کرد ئەو چێ توانێت دەرەنجام و نەتیجەی هەڵبژاردنێک قبول کاکە کۆمیسیۆنێک ئەی کاکە دنیای گومان و ڕخنەی لەسرە بۆیە گرنگە یەکەم کار دروستکردنی متمانەی نێوان لایەنەکانە و ئەندامانی ئەو ئەنجومەنەی کۆمیسیارانە و پەرلەمانە بێ ڕۆڵی گرنگ بژێڕێ لەم بارەیەوە پرسیارێکترەوەی کۆمیسیۆن بۆ دامەزرا ئەوەی کە لە راپۆرتەکە باسییان کەرەوانەوانەوە سوود لە ئەزمموی بەغداد وەربگرن و سوود لە تۆماری دەنگدەرانی بەغداد وەرگرن جا بۆ ئێمە مامەڵەمان هەر لەگەڵ بەغداد نەکرد ئەگەر تۆماری دەنگدەرانی بەغداد بێ و ئەزمونونەکەی بەغداد بێ ئێمە کۆمیسیۆنی کوردستانمان بۆ دامەزران بۆیە گرنگەم کۆمیسیۆنە بە ڕوحێتێکی نوێ بە وەرگرتنی ئەزمون لە وڵاتانی پێشکەوتوو کۆمیسیۆنێکی کوردستانی بۆ ئێمە بنیاد بنێن نەک کۆمیسیۆنێک هاوشێوی کۆمیسیۆنەکەی بەغداد کە ئێمە کێشەی گەورەمان لەگەڵی هەیە سەبارەت بە ئەندامبوونی هەندێک لە ئەندامانی کۆمیسیۆن و کۆمیسیۆنی بەغداد ڕاستیەوە کارەساتە ئەکرێ ئەندام بن فەرمانبەر بن لە حکوومەتی هەرێم لە هەر دامەزراوەیەکی تر بەڵام جارێکی تر دروستکردنەوەی پەیوەندی لەگەڵ کۆمیسیۆنی بەغداد سەربەخۆی ئەم کۆمیسیۆنا خاتە ژێر پرسیار کە ومێد دەکەم ئەگەر شتی وا هەبێ بە زووی چارەسەر بکرێت کۆمیسیۆن دەستگایەکی گرنگە بە تایبەتی بۆ پەرەپێدانی دیموکراسی چوو هەڵبژاردنە با بەڕێوە ئەبێ حکومەت لەم مەسەلەیە تێبگەێنرێ ناکرێ بە ناوی قێرانی داراییەوە ئێمە پاشەکشە و مەسەلەی دیموکراسی بکەین و هاوڕێی ئەم کۆمیسیۆنە نەکرێ چکاگەرم کۆمیسیۆنە وەکو ئێستا پەکی بخرێ خۆتانزان مەسەلەی هەڵبژاردن و ڕاپرسیوانە پەکێکەوێ و مەسەلەی دیموکراسی لە کوردستان زۆر پاشەکشەیەەکە کارکی پەرلەمانە فشاری گەورە لەسەر حکوومەت دروستکە و پەرلەمان تەنها بە ئەرکی تەنها دەنگدان و دامەزراندنی کۆمیسیۆن و دامەزراوەکان نەبێ ئەرکە گرنگی مەسەلەی چاودێری و دوواداچوون بۆ کێشەکانیشان ئەرکێکی گرنگ بێ ئێمە ئەرکەکەمان ئەوە بوو کە ئەم کۆمیسیۆنەمان دامەزران و یاسایکیشمان بۆ دەرکرد ئەرکی گرنگەوەیە کە لە ئایندە پشتیوانیان کەین سەپۆرتیان بکەین لە کۆتایی بۆ ڕەوانەوەی گرفتی لایەنەکان لەگەڵم کۆمیسیۆنە ئەبێت تۆمارێکی دەنگدەرانی پاکرد دەستخۆش سپاس دیارەکاتە تەواو بووە بەڕێز کاک عەلی ئەحمەد ساڵح
بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمانتارە بەڕێزەکان بە خێراتنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەکەین پشتیوانی بۆ چوونەکانی کاک ڕابوونەکەم بە تەواوەتی هەمومان دڵنیا بووینەوە لەوەی کام کۆمیسیۆنە نە لە 6 مانگا و نە ڕەنگە لە 8 مانگی تردا کە تۆمارێکی دەنگدەران و فەرمانبەر و بودجە و کۆی مستەلزەماتی انتخاباتی نەبێت ناتوانێت هەڵبژاردنکە و حل ئەوەیە ئێستا حالیان لایەنە سیاسیەکانیش لە کۆبوونەوەوان بیر لەوە بکرێتەوە لە ڕێگەی ئەم پەرلەمانەوە ئەو گرفتەی کە هەیە ناو نراوە گرفتی سەرۆکایەتی هەرێم چارەسەر بکرێت بە هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستانە. خاڵێکی ئەمەوێت تەرکیزی برادرانی کۆمیسیۆنی بۆ ڕاکێشن چونکە تایسە قسەی لەسەر نەکرا ئێستا لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە خەریکی تەسجیلی بایۆمەترین. ئەم تەسجیلی بایۆمەتری دژی ئەم قانونی کۆمیسیۆنەیە کە ئێمە قسەی لەسەرەکەین بە پێک من قسەم لەگەڵ هەندێک چاودێرا کردووەڵێ نزیکەی لە 108 پەنجەموەرەکان ناخوێنێتەوە لە 108 نزیکەی 300,000 دەنگەکە یعنی لە 108 کەم نییە دوو نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە پێی قانون ئەرکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی کوردستانە نەکەوت تەسجیلە بایۆمەتری کە وەکوتم ئەڵێ لە 108 ناخوێنرێتەوە ئەمە بابەتێکی خراپە من پێم وایە ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێت نوێکردنەوەی تۆماری دەنگدەران دەرکردنی ناوی مردووەکان کارێکی ئەستەم نییە کارێکی ئاسانە تەنانەت خولی پێشووی پەرلەمانی ئێمە کاری باشیان لەسەر کرد تەنانەت سیدیەکانیشیان وەدەستخست ناوەکانیشیان دەرکرد بەس دیلیتی مابوو ینی بەس ئەوە مابوو دیلیت کرێ و تۆمارێکی دەنگدەرانی نوێ بهێنرێتەوە دووە ئەو وەزارەتی تەندروستیمان هەیە بە تەکید هەرکێ ئەمرێ ناوەکەی وەزارەتی بازرگانی بۆیە ئیرادەیەکی بەهێزە بێ من دڵنیام لە ماوەیەکی کورت و کەمە ئەتوانرێت خاڵێکی کە هیچ وەزارەتێک نییە لە کوردستانە لە فەرمانبەرە فائزی زیادی نەبێت یعنی ئەتوان سوود لەمانە ببینین لە ڕێگەی وەزارەتەکانەوە با کۆمیسیۆن پێمان بڵێت نووساوتان کردووە بۆ چەند وەزارەت کە میلاکی زیادیان هەیە و لە پێداویستی خۆیان و بۆیان نەناردوون خاڵێکتر من هەستەکەم خەریکە شتێک بە تەموو مژاوی ئەمێنرێتەوە ڕوون بکرێتەوە هەموو هاوڕێیان دڵنیا بن بیرۆکە و ئیمزاکردنی بانگێشتی کۆمیسیۆن پێش بڕیارەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بوو بۆ ئەنجامدانی هەڵبژاردن پێش ئەوە بوو ئەوانەی ئیمزایان کرد لەم کاتا ڕەنگە بیریان لەمە کرد بێتەوە عەقڵیان پێشکابێ ئەم کۆمیسیۆنە پێویستە بێ ئەگەر پێش ئەوە یەکێک دوو مانگ سێ مانگ پێش ێستا بە پێویستی زانی کۆمیسیۆن بێت ئەیتوانی یاداشت ئیمزاکە و نووسا و بنێرێت بۆ ئەوەی کۆمیسیۆنەکە بێتە ئێرە وە گفتوگۆ لەو بابەتەوە بکەین زۆر سپاس بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان عەلی ڕەزا بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی ئەو هاوڕێیانە دەکەین پێش هەموو شتێک هەر بۆ زانیاری ئەو برادرانە لە وەزارەتی بازرگانی پیشەسازی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ئێستادا فانگەیە کراوەتەوە بە مەبەستی پاکتاوکردنی ئەو کەسانەی کە بەپێی فۆرمی بایعی دیارە پەیوەندی بەمانیشەوە هەیە دەتوانین ئیسفادە لەوانکەن بەڵام ئەوان پێم وایە بەسەردانی ئەوانیان نەکردووە دووهام بەپێی یاساکە دەسەڵاتی حەسری داوەتە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە کوردستانە ئایا تا چەند ئاساییە کە سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق تاکید لەوە کاتەوە ئێمە ئامادەی هاوکاریکردنی کۆمیسیۆنی کوردستانین بۆ ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم لە کوردستانە ئەنجام بدرێ خاڵێکی تر باسی بینینی سەرۆکی حکوومەت زۆر کرا لە ڕاستیە ئەم راپۆرتەی کە و بە ڕێزانە تەقدیمی ئەمەیان کردووە لە یەکی شەشەوە بووە ڕەنگە پێشتریش ئەوان داوای بینیان کرد بێت تەسەورەکەم هەر مانگێک بێت داوای بینی سەرۆکی حکوومەتیان کرد بێت بەڵام من بەوان دەڵێم لە ڕاستیدا هیچ دڵیان لە خۆیان دانەمێنێ ئێمە لە پەرلەمانی کوردستان لیژنەیەکمان هەیە بە ناوی لیژنەی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لە 22 دوانزەی 2014ەوە بە فەرمی داوامان لە سەرۆکایەتی پەرلەمان کردووە دیدارێک لەگەڵ سەرۆکی حکوومەت تا بکەین بۆ ماوەیەکی کام سەرۆکایەتی لە پێنجیەکە داوای لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە ئێستاشی لەگەڵا بێ بەداخەوە سەرۆکی حکوومەت ئامادە نەبووە چارەکێک لەگەڵ لیژنەی کشت و کاڵا دابنشێت کە ئەندام پەرلەمانە و لیژنەکەش ئەوەندە گرنگە ئاسایشی خۆراک و ئاوی پێوە بەندە ئێمە بۆ کێشەکانی کشت و کاڵ بووە بەداخەوە گەنم چێنرا دوورایەوە لە سایلۆکانە دانرا ئەو دانیشتە هەر نەڕەسا و سپاسانەکەم زۆر سپاس قسەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان تەواو بوو بەدڵنیاییەوە دەرفەتە دەین بە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای بەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە کوردستان بۆ ئەوەی سەرنجوو تێبینیەکانی ئەنجومەنەکان بخاتە ڕوو بەڵام هەندێک لە قسە واسەکان ڕوبەڕووی ئێمە کرایەوە لە سەرۆکایەتی پەرلەمان بۆیە من ئەمە هەندێک تەوزیح بۆ ئەوەی ئەندامانی بەڕێزی پەرلەمان بم و لە ڕێگەی بەڕێزی شتانەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ئێمە چۆن مامەڵەمان لەگەڵ ئەنجومەنی کۆمسیاران کردووە من دڵنیام کە خۆشیان شایەتی ئەوەن بەڕێزان هەر لە سەرەتای دەست بەکاربوون ئێمە ئەنجومەنەوە ئەم ئەنجومەنی کۆمسیاران سوێن خواردنیان ئێمە بەردەوام لەسەر خەت بووین و خۆشیان لە راپۆرتەکان باسییان کردو کە ئێمە 6 کۆبوونەوەمان
لەگەڵا ئەنجام داون و بەردەوام لەسەر خەت بووین بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان بە شێوەیەکی کاتی بینایەکمان بۆ دابین کردوون بۆ ئەوەی ئیشوکاری ئەنجومەنەکان بەڕێوە بەرن تا ئەو کاتێ ئەتوانن بە بودجەی خۆیان بینایەک دابین بکەن بەدڵنیاییەوە بینا بەس تەنها بۆ ئەنجومەنی کۆمسەران بەس نییە بەڵکو ئەوانە پێویستە کات بینایان هەبێت لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی فەرمانگەکانی خۆیانی تیا دروست بکەن ئەمە پێویستی بە بودجە هەیە ئەوان داوایان کردووە لە ڕێگەی خۆیانەوە چونکە ئەوان سربەخۆن داوایان کردووە لە ڕێی خۆیانەوە لە وەزارەتی دارایی و لە ئەنجومەنی وەزیران بۆ ئەو کێشانیان بۆ چارەسەر بکەن ئێمە هەندێک فەرمانبەرمان بە شێوەی کاتی بۆ تەنسیب کردوون بۆی شوکارەکانی خۆیان بەڕێوە بێرن بەڵام ئێمە ئەگەداری ئەوەشین کە ئەوان پێویستیان بەوە هەیە کە فەرمانبەری تازە دابمەزرێن بە پێی مواسەفاتی تایبەت بە خۆیان وەگەرنا تەنانەت ئەتوانرا سوود لە فەرمانبەری وەزارەتەکانی تر وەربگرن چەند جارێک ڕەنگە ئاماژە بەوە کرێت کە لەناو پەرلەمان فەرمانبەری بندیوار هەبێ ئەمەوێت ئێوەی بەڕێزیان دامان پەرلەمان لەوە دڵنیا بکەمەوە لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە نەمان هێشتووە تەنانەت پێش ئەوەی کە ئەو بابەتەش ئەسڵەن لە وەزارەتەکانیش بوروژێنرێ نەمان هێشتووە یەک فەرمانبەری بندیوار لە پەرلەمان بمێنێ هەموو ئەو فەرمانبەرانەی لەسەر میلاکی پەرلەمانی کوردستانن لە فەرمانبەرێکی ئاساییەوە بۆ پلەی ڕاوێژکار ئێستا لە دەوامان لە پەرلەمانی کوردستان بۆیە فەرمانبەری بندیوارمان نییە ڕاستە فەرمانبەری زیادمان هەیە هەندێک فەرمانبەرمان هەیە کە ڕەنگە بەپێی ئەو ئیشوکارانەی پەرلەمان بەکاری پەرلەمان نێن بەڵام دامەزراون و ئێستا ناتوانین ئێمە لە پەرلەمان دەریان بکەین پەیوەندیمان بۆ ئەنجومەنی کۆمسیاران و سەرۆکی ئەنجومەنی کۆمسیاران دروست کردووە لەگەڵ یۆنامی لەگەڵ نام لەگەڵ ڕێکخراوە تایبەتمەندەکانی پەیوەندیدار بە ئەنجامدانی هەڵبژاردن و ڕاپرسی خوانشایەتی ئەوەن کە هەموو ئەو پەیوەندیانە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان بۆ بەڕێزیانمان ڕێکخستووە هیچ دانیشتنێکمان لەگەڵ یۆنامی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و تەنانەت تیمێکی UN بە ناوی نام کە لە نیویۆرکیشەوە هاتبوون هیچ دانیشتنێکمان لەگەڵ ئەمانە نەکردووە بەبێ ئەوەی باسی کۆمیسیۆنێکێک بێت لە باسە هەرە گرنگ و سەرۆکیەکانی ئەو پەیوەندیانەی ئێمە لەگەڵ ئەم ڕێکخراوە نێودەوڵەتیانەوە ئەم ڕێکخراوە تایبەتمەندانەی کە لەم بوارانە تەنانەت ئەوەی کە لە راپۆرتەکەشیانە باسییان کردووە ئەو ڕێکخراوەی کرانەوە بەرەوەی دیموکراسی COD هەردیسانەوە ئێمە داوامان لێکردوون کە لەگەڵ ئەنجومەنی کۆمسیاران دابنیشن هەروەها پەیوەندیمان بۆ دروستکردوون لەگەڵ ئەنجومەنی باڵای کۆمسیاران لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە عێراق و پێم وابێ هەفتەی داهاتوو یەکەم کۆبوونەوەی هاوبەش لە نێوانیانە دروستە بێ سەبارەت بە بودجە ئەوان ڕێکخراوێکی ئەوان عفو مؤسسەیەکی سربەخۆن لە هەرێمی کوردستان پێویستە کات بودجەیەکی سربەخۆی خۆیان هەبێت لە دەرەوەی حکوومەت و لە دەرەوەی پەرلەمان بەڵام تەنانەت ئەگەر ڕێگایەکی یاسایی هەبێت بۆ ئەوەی ئێمە لە پەرلەمان بودجەیان بۆ دابین بکەین ویان ڕێگایەکی یاسایی هەبێت بۆ ئەوەی ئێمە فەرمانبەرەکانیان بۆ دابمەزرێن فەرمانبەری کۆمیسیۆن دابمەزرێن ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان بەڕاستی لەوەش لاریمان نییە سەبارەت بەوەی کە زۆر باسکرا بۆچی ئێمە ڕێگامان خۆش نەکردەوە پەیوەندی ئەوان لەگەڵ حکوومەت لەگەڵ ئەنجومەنی وەزیران لە ڕاستی ئەوان سربەخۆن لە ڕێگەی خۆیانەوە داوای پەیوەندیەکەن لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بەڵام تا ئێسش داوای ئەوان لە ئێمە نەکردووە بۆ ئەوەی ئێمە ئەم پەیوەندیان بۆ ڕێخوێن ئەتوانین هەوڵێوەش بدەین ئەگەر ئەوان خۆیان بیانەوێت طبعا ئەوان خۆیان بە شێوەیەکی سربەخۆ ئەتوانن ئەو پەیوەندیانە بکەن بەڵام ئەگەر بیانەوێت ئێمە ئەتوانین ڕێگا خۆش بکەین بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانەش سەر بگرێت پێشنیاریش کرا کە لیژنە هەبێت بۆ لیژنە جا کاتی بێ هەمیشەی بۆ هەم چاودێریکردن و هەم بەدواداچوونی کێشە و کەم و کورتیەکانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستان بە پێشنیارێکی گونجاوی وێزانین هەم لە هەمواری پەیڕەوی ناوخۆ و هەم لە داهاتوویەکی نزیک هاگەرەوە بە گونجاوتان زانی ئەتوانین ئەو لیژنەیە دروست بکەین ئێستا داوا لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیەکەین کە سەرنج و تێبینیەکانی خۆیان لەسەر ڕایەندامانی پەرلەمان تێبینیەکانیان ڕەخنەکانیان و پێشنیارەکانیان بخەنەڕوو فەرموو زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان جارش سپاس بۆ میوانداریە لەوەی دەست پێ دەکەم سەرەتا بەوەی کە
وەک من شخصی باسەوەکە کە تاوەکو ئێستا ئیمتیازات و موچەم هەیە لە کۆمیسیۆنی بەغدا طبعا نەخێر من لە یەکی سێی 2015 کە ڕۆژی دەست بەکاربوونمە لە کۆمیسیۆنی هەرێم هیچ پەیوەندیەکی دارایی وەکار جێڕی نەماوە وەک مافێکی خۆم من داوای گواستنەوەی ڕاژەم کرد لە بەرەوە 10 ساڵە لەو مؤسسەی ئیشەکەم و شتێکی تەبیعیشە لە مابینی دوو مؤسسە ڕاژە بگوازرێتەوە لە بەرەوەی من بەڕێوەبەری گشتی بووم و ئەمری دیوانیشمە بۆ زۆر تەبیعی ئێساشەوە پۆستێکی ینی تایبەتە کە بگوازرێتەوە لە کاتی داواکردنی ئەو گواستنەوە طبعا مەسەلەی گواستنەوە کۆمەڵێک موافقاتی دەوێت بە تایبەتیش ئەمن زیاتر لە 7 ساڵ خزمەتم لە فەرمانگەی هەرێمی کوردستان هەبوو ئەویش حساب بکرێ بۆیە لە کاتی داواکردنی گواستنەوەی ڕاژەم باسمەوە کردەوە کە لە دوای یەکی سەی 2015 تا تەواوبوونی ئەو گواستنەوەیە من بەوچانی يعني إجازة بدون راتب حسابم لبروي خلال دونات شو كنا ناكل استقالة بدأ يسوي استقالة جواز لنا نقل كردن ودشكريه بالرسمي دعوة لكوميسيوني بغداد بكري أو الروم بكري توا لواني اللي خلال لوي ده هبيتن باشا لبروي أمل لولي شيء سيد دستم تكر براستي أمل لراسته برلماني برز لبيستو للسيد وازدا متماني بأيمة دا ولا بيستو سيد دوازدەی 2014 ئێمە سوێندی یاساییمان لە بەردەم ئەنجومەنی دادوەری خوارد بەڵام بەپێی ئەو کاتی ئەمە کە دانیشتنی یەکەممان کرد و پێی یاسا دانیشتنی یەکەم بۆ هەڵبژاردننی هەر سەرۆکی کۆمیسیۆن و جێگری سەرۆک ئەو کاتەم بە ڕۆژی دەست بەکاردبوون دانا بۆیە من یەکی سێکە لەو پەرلەمانەش بوو و لێرانەش ڕاگەیانما بۆ کرد بە ڕۆژی دەست بەکاربوونی خۆم دانا دواتر لە ناو کۆمیسیۆن ڕایەکە بوو کە نووسرا بکرێت بۆ پەرلەمانی بەڕێز بۆی مفاتحەی سەرۆکاتی هەرێمەکە بۆی مەرسوم دەربکا بۆ ئێمە بەڵام لە وەڵامی کتابی نووسراوی پەرلەمانی کوردستان هاتووە دەرێ پێویست ناکەوە بەڵکو دەست بەکاربوونتان لە 23/12 حسابە طبعا ئەو کتابەی کە بۆ ئێمە هاتووە لە پەرلەمان لە 22/4 گەیشتێمەوە تا ئێمە لە یەکی سێ مباشەرەمان کردووە ماوەی مانگێک و 20 ڕۆژ دوایەوە نووسرامان کردو بۆی مەرسوممان بۆ دەرکەن دوایە وەڵامی پەرلەمان بۆ ئێمە بووە لە 22/4 بە کتابی ڕقم 2062 کە نەخێر ئێوە دەست بەکاربوونتان لە 23/12 لەوانەیە لەو مەقطع زەمەنیەی و بەڵێ ئەمە لە 23/12 هەتا یەکی سێ هەر لە کۆمیسیۆنی بەغدا بوویمە هەر بەڕێوەبەری گشتی بوومە لە کۆمیسیۆنی بەغدا یەکی سێ وازم هینایە لەبەرەوە یەکەم دانیشتن ئەو کاتی بە دەسم لە کار بەردا لە بەغدا تایبەت بەو پرسیارانەی تر ئەگەر دەرفەدەی یەکەمیان بەوەی کە راپۆرتی ئێمە و جوابدانەوەی ئێمە لە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم سەراحەتەن لەناو کۆمیسیۆنیش چەند ڕایەکە بوو یعنی حتا لە راپۆرتەکەی ئێمە لۆ تەنها ئامادەکاری کرایە بۆ ڕاپرسی باسی هەڵبژاردننی سەرۆکایەتی نەکرایە لەبەرەوەی لەناو کۆمیسیۆن ڕایەکە بوو کە هەڵبژاردننی سەرۆکایەتی ینی خولیە و یعنی لە پەرلەمان دەکرێت ینی حتا گە بگەڕێنەوە سەر یاسای ژمارە 2 ساڵی 92 کە باسەوە دەکا هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لەگەر خولی پەرلەمان دەکرێت بەڕاستی تەوەقوعمان نەکرد بۆیش لە راپۆرتەکە باسی ئامادەکاریمان نەکرد تەنها باسی ڕاپرسیمان کرد بۆی ئەو تەوەقوعدا نەبوو زۆربەی زۆری پرسیارەکان لەسەر ئەوەی بوون کە لەوانەیە ئێمە کاری جدیمان نەکردی ئەو سەردانانەی ئێمە کردومانە بۆ ئەو شوێنانە هەڵبەتە تەشریفی نەبووە بەڵکو خەمخۆر بووینە لۆی ئیشەکانمان بڕوە سەردانیکردنمان بۆ پەرلەمان سەردانیکردنمان بۆ وەزارەتی دارایی تەنها ئەوە بووە کە بە دوو نووسراوەکانی خۆمان دابچین بە دوو کارەکانی خۆمان دابچین لە ئەوەی ڕایپەڕێنین بەنسبەت ئەو کۆمەڵە پرسیارەی کە کرا لەسەر مەسەلەی تۆماری دەنگدەران ئێمەش دەزانین تۆماری دەنگدەران یەک لە هەرە بابەتە حساسەکانە و گرنگەکانیشەوە یەکەم سیستەمە لە هەر دەنگدانێک چونکە ئەگە خەلەل لە سیستەمی لە داتاکانی تۆماری دەنگدەران هەبوو لەوانەیە خەلەل لە کام پرۆسەکە هەبوو ئەوەی ئێمە تەڕەحمان کردووە تەنها پێشنیارە وەک سەرچاوەیەک ئەو داتایانە وەرگرین ئەو پێشنیارەشمان ئاراستەی پەرلەمانی کوردستان کردووە واتە ئێمە نەماون تە 100% احتیمال دەکەینە سەر ئەو داتایانە بەڵکو گوتیتمان وەک سەرچاوەیەک و بە تایبەتی لۆ شتێکی یعنی زوو احتیمال دەست ئەو داتایانە بکەیت بەڵام ئەمە دەرێ دەنگیشی بەرزکەرەوە باش یعنی ئەو داتایانەی کە ئێمە باسی لە تۆماری دەنگدەران دەکەین تەنها مەبەستمان پێشنیار بووە کە وەک سەرچاوە وەریگرین مەبەستمانەوە نەبوو بە کاملی دای بەزێنین و بیکەین لیستەکانی تۆماری دەنگدەران لە وێزگەکانی دەنگدان دەکرێت ئیشی تێدا بکرێت تەنانەت ئەمە باسمانەوە کردە کە دانیشتن بکرێت لەگە هەموو لایەنەکان و لەگە هەموو شەریکەکان بۆ ئەوەی پرۆژەی پاکردنەوە و لە مردووە لە دووبارەکردنە لەو داتایانە دەربێت تاقە سەرچاوەی مە بۆ کارێکی خێرا لەوانەیە ئەو داتایانەبی وەک تەنها ئێمە پێشنیارمان کردووە و دەشکرێت
پرۆژە هەبیتن و ئێمە وەک کۆمیسیۆن ئامادەینە لە هەموو لایەک هەر پرۆزەیەک هەر شتێک کە خزمەت بۆی دەکات کە لیستەکانی تۆماری دەنگدەران ڕێک و پێک بکرێت بە مەرجێک لە ژێر یاسادابی بەڵێ ئەمە ینی پێشوازی لێ دەکەین و لە بۆ خایەنکردنەوەی تۆماری دەنگدەران دوای وەرگرتنی ئەو داتایانە بەڵێ دەکرێت پەیوەندی لەگەڵ وەزارەتی بازرگانی بکرێت بۆ نوێکردنەوەی ئاخر داتاکان پەیوەندی لەگەر وەزارەتی تەندروستی بکرێت بۆ وەرگرتنی ناوی مردوەکان کەواتە ئەوەی مەبەستمان بۆ لە راپۆرتە تەنها وەرگرتنی داتایەکە وەک سەرچاوەیەکی ئەوەلی دواتر ئیشی لەسەر بکەین بە کۆمەڵێک پرۆژە و بە مشارەکردنی و بە ینی بەشداریکردنی هەموو لایەک و ئەوە تایبەت بە مەسەلەی ئەوەی کە هەنگاوی عملی بۆ نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ئەوە بووە کە ئێمە بڵێ لە ئێستاوە فکرمان کردەوە یەکەم هەنگاو دەبی سەرچاوەیەک لەبەر دەستدابی ئەو ئیش بکەیت وەرگرتنی داتاکان بە خاوی ئێستا لە کۆمپانیای خۆراک ئەگەر هەژبی دابشکردنەوەی بەسەر 6500 وێزگا کارێکی زۆر زەحمەتە ئەمە تەنها ئەوەی پێشنیارمان کردو ئەو داتایانە لەبەرەوەی لین کرایە هەر دەنگ دەرێک بە پێی وێزەکانی خۆی دەکرێت ئیشی لەسەر بکەینەوە و دەکرێت پوختیشی بکەینەوە سەردانەکانی ئێمە وەک لە راپۆرتەکەی ئێمە هاتووە باسمان لەوەی کردووە کە لیژنەیەکمان ئامادە کردووە بۆ پەیوەندیەکان بڵێ لە بەرنامەدایە سەردانی هەموو لایەکان بکەین هەموو شەریکەکانمان بکەین هەموو حزبەکانمان بکەین لەبەرەوەی بەتایبەتیش حزبەکان یەک لە شەریکە هەرە ئەسیاسەکانی ئێمەیە ئەو بوزەی خەملێنرا و کە ئەمە دامانە ئەمە بە نووسراوی کاگەندرێن نزیک بەرەو لەمایکەکە تۆزڵات بەرسەر ئەو بوزەی کە ئێمە دامان نایە و لەگەر هەموو ئەو نووسراوانە بەڕاستی ئاراستەی وەزارەتی دارایی کراوەوە و هەموو نووسراوەکانیمان کۆپیەک دەدەینە پەرلەمانی کوردستان وەک دەستگایەکی سەرپەرشتیکاریمە و وەڕەقابی لەسەر کۆمیسیۆن بۆی هەموو ئەو شتانی کە ئێمە کردومانە چ لە نووسراوەکانمان چ لە راپۆرتەکانمان چ لە شتانەی کە ڕەوانەی دام و دەستگاکانی دەوڵەت کراوە هەموو ڕەوانەی پەرلەمان کراوە بۆ ئاگاداری بوونیان و ئەو بوزەی کە ڕەوانیش کراوە تەخمین دەکرێت بە نزیکەی 16 ملیار دینار بوو و نسخەشی دراوە بە هەموو لایەک دەکرێت ئیتیلاعی لەسەر بکەن پەیوەندیەکانمان لەگە UN بەڕێ ئەمە لە محاولە داینە لێشتا نەشارینەوە تۆزەک نیگەرانی هەبوو لە UN کە لەگەر ئێمە دانیشیتن بەڵام لەڕێی ئەو چەندین دانیشتنی ئەخیری واکرا کە UN بگاتە ئەو قەناعەتە کە هاوکاریمان بکات سەرەتا بەڕاستی تۆزێک تەحەفوزیان هەبوو لەگەر ئەوەی کە لەگەر ئەو کۆمیسیۆنە دانیشتن لەبەرەوەی دەیانگۆ گەمە لەگەڵ گۆ دانیشیم کەواتە اعتراف بە کوردستانی سەر بۆ خۆ دەکەین کۆمەڵێک لەو مەسەلانە هەبوون فئەمە توانیمان وەلایەنە دەستوریەکەشیان چێشە هەبوو دەیانگۆ ئەو کۆمیسیۆنە لەوانەیە دەستوری نەبی و لەوانەیە یعنی ئەو مەسەلانە لەوانەیە لە خەڵکە جیان لێبی بەڵام لە ڕێی ئەو دانیشتانەوە ئەمە هەموو ئەو شتانەمان خستنە بەڕوو کە نەخێر ئەو کۆمیسیۆنە فکرەی ئێستانیە بەڵکو لە ساڵی 92 کە پەرلەمانی کوردستان یاسای دەرکرد باسی لەوە کرد کە دەبی کۆمیسیۆنەکەبی هەڵبژاردن بکاو و لە هەموو یاساکانی تر دووبارە بوونەوە و بێزگەلەوەی کە دەستوریان هەموو ڕێیەکی بە هەرێمی کوردستاندا کە کۆمیسیۆنی خۆی هەبیتن بەنسبەت کەەوە ئیتیمام دەکرێت ئێمە دەستوەستان نەبووینە وەک باسیشم کرد ئێمە هەموو ئەو ئەرەکانی کە لە ناو یاسا بە ئێمە سپێردراوە کردومانە ئەوەی دی ئەو تەحەدیاتانە هەموو لە دەرەوەی کۆمیسیۆن بوو هەموو لە دەرەوەی دەسەڵاتی خۆمان بوو تەحەدیاتی خارجی بووە ئێمە هیچ دەسەڵاتێکمان یعنی یەک لە گرفتەکانی دەسەڵاتەکانی هەڵبژاردننی سەربەخۆواتە کۆمیسیۆنەکانی سەربەخۆ بەڕاستی دوورە لە مەرکەز قرار کە دوورشبی لە مەرکەز قرار تۆ ناتوانانی زەقت لە مؤسسەیەکی حکومی بکەی بوجەت بۆ دابینکە تۆ ناتوانانی زەقت لە وەزارەتی دارایی بکەی ملاکاتت بۆ بکە ئەوە طبیعەتی مؤسسەکەیە زۆر نزیک بوونەوە لەوانەیە زۆر شتێکی باش نەبی باعتبارەوە کۆمیسیۆنێکی سەربەخۆیە بۆ یەک لە گرفتەکان و دایمەنش لە دنیا هەروایە دەسەڵاتەکانی هەڵبژاردننی سەربەخۆ یەک لە گرفتەکانی ئەوەیە کە دوورە لە سەرچاوە قرارەکان لێ ئەوەندە توانای نییە ئەوەی کە دەیوێت لە حکوومەت و لەو دەستگایەکانی تر بەدەستی بێنیت یعنی تەنانەت ئەو سەرەتای کارکردنمان پێنج ئەندامان لە دەرەوەی شاردێن لەسەر ئەرچی خۆیان دەهاتن و هاتوچۆ و دانیشتمانەوەیان هە لەسەر ئەرچی خۆیان بوو و تاماوەیەکی دوور و درێژیش بەڕاستی هیچ ئەرکێکی ئەویان نەدراوە و ئێستاش هەروابی ئێمە بەڵێن دەدەین و پێویستیشە بەڵێن بدەین کە کۆمیسیۆنی هەڵبژاردن بە پێی پێوەرەکانی جیهانی ئیشەکە کە خۆی لە دوو پێوەەر دەگرێتەوە ئەویش کە سربەخۆبی و نەزیهبی لە ڕێی پێڕەوکردنی هەموو ئەو معایرە دیۆلانێ بە تایبەتیش ئەو معیارەی لە جارنامەی جیهانی هاتووە مادەی 21 کە باسەوە دەکا دەبی هەموو کەس بە ئیرادەکی حەقیقی و ڕاستەقینە نوێنەری خۆی هەڵبژێری لە پەرلەمانەکان و بە بێگرفت و بە شێوەی سڕی تەجیلی بایۆمەتریس پەیوەندیەکی بە ئێمە دانیا بەڵام لەوانەیە لەو دانیشتنەیمە لەگەر ئەو لژنەی کە لە بەغدادێ لە بۆ هەفتەی داهاتوو باس لەو مەسەلە بکەین بزانین چەند بەکەلک دێەوە چەند بەکەلک نایەتن بەڵام ئەو پرۆژەیە لە لای کۆمیسیۆنی هەرێمەوە بەڕێوە ناچیتن
و پەیوەندی بە ئێمە نییە ئەو بووە بزانم کۆی ئەو پرسیارانەی کە خۆی دەگرتەوە لە ئەوەکان سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان کاک عومەر قسەت هەیە تا ئەو کاتەی کە جەنابەت پێشنیارت کرد پەیڕەوی ناوخۆ هەموار بکرێ و لیژنەیەک دیاری بکرێ بۆ بە دوواداچوونی کارەکانی کۆمیسیۆن من پێشنیارکەم یەکێ لەم لیژنانە یان لیژنەی کاروباری پەرلەمان یان لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان یان لیژنەی کاروباری کۆمەڵی مەدەنی یەکێ لەم لیژنانە پەرلەمان ڕای بسپێرێ بۆ ئەوی تا ئەو کاتەی پەیڕەوی ناوخۆ ینی ئەمان بێچاودێر و بێ بە سەرپەرشتیاری پەرلەمان نەبن پێشنیارێکی گونجاوە بزانین بەڵێ کاک گۆران بەڕێ سەرۆکی پەرلەمان وەک عورفێکی پەرلەمانی لە خولی پێشوو لیژنەی یاسایی مەسئول بوو لە کارەکانی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژارنی کوردستان ئەو باڵێن نووسینگەکانی هەرێمیان هەبوو ئێمە لەگەڵیاندا دەنیشتن و کێشە و داواکاریەکانمان مناقەشە دەکردن هەر لیژنەیەکیش ڕادەسپێرن ئاساییە بن زۆر باشە ئەبێ و توێژ لەسەر بکەین ئەم بابەتە خاتو ئامینە برای سروک پارلمانی گلک بسیار شده پارلمانتر رو باهات نکردن و راپورتا کمیسیون جی اما جب دیتنا هف دیتنا جناب سروک حکومتی که ملود بسان بوهنده که ام وقت پارلمان کردستان هفکاری کمیسیون و انجمن کمیسیاران بین بچه نویسینه که رسمی و کیش تاریخ او داخازا هف دیتنا سروک حکومتی کریه بوهنده که ام جهاری کاریا وان بکن. بله کاک ئەوبەکر بەڕێ سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە ڕاکی کاک عومەرەکەم بەڵام پێم وایە لیژنەی یاسایی چوار ئەندامیان ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستورن بێجگە لە کاروبارەکانی تری لیژنەی یاسایی باشترین لیژنە کە ئەرکی کەمترە پێم وایە لە لیژنەکانی در لیژنەی کاروباری پەرلەمانە پێم وایە ئەمە بۆ نەکرێ بە پرۆژەیەک بۆی لە دانیشتنی داهاتووی پەرلەمان ئەسڵان بڕیاری لەسەر بین ئەتوانین بڕیاری لەسەر بین و ئەوە یەکلا بکەینەوە کۆتایی پێ بێ کاک بازات برای سرک پارلمانی ولی پیشنهاد که گرینگ راستی وقتی امچونا اسکاتلند و وفد پارلمانی آنش کمیسیون هبی سالانه پارلمان بودجه بود ترخواند کرد جام از پیشنهاد کم ویرنش ندا پارلمان بریاره که در بخید بودجه پیوست حکومت ملزم کرد زیدرین وقت دا بو کمیسیون دست نشان کرد و فرمان برید پیوستش بود دام از دنیت هر دو بریاره گرینگ زانم باش اتوان ری اوش سیاق بکره بو اوی لدانشتنی پارلمان بریاری لسر بدره کاک حاجی کاروان ببوورە بەڵێ سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو لیژنەی کاروباری پەرلەمان لەواتێت باشترین لیژنە بێ بۆ ئەو کارە بەس وەکو پێشنیارێکی لێم چکە زۆربەی فراکسیۆنەکانی تایە و پێکاتەکانی شتە بەس یەک ملاحەزەیەک بەڕاستی ئێمە جوابێکی مقنیعمان بەدەست نەکەوت دەربارەی پاکردنەوەی ئەو ناوانەی کە قەرارە لە حکوومەتی عێراقیەوە جارێکی تر ئەم دەستەیە اعتماد بکاتە سەری ینی جوابێکی مقنیع نەبوو بەڕاستی ئەوانە وەڵام درایەوە کە وەڵامەکان بەڕاستی وەکو ئەساس وەرەگیرێ بەڵام دوایی پێویستەکات پاک بکرێتەوە لەلایەن ئەنجومەنی کۆمسیارانەوە زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەم شێوە دانیشتنی ڕۆمان کۆتایی بکات